سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێت. هیوامان باشیتانە بێمە ئەولاو بەڵێ فەرمووتی وەرنێرا جژنی ڕەمەزانتان لێ پیرۆز بێ جژنی نەورۆزتان لێ پیرۆز بێ یەخوا جژنێک بێت پڕ لە خێر و بەرەکەت و خۆشی ئیشەڵڵا جەژنت پیرۆز بێت لە تۆش پیرۆز زۆر بێت سوپاس. نمازاکە تۆش گرت نمازاکە گرت ئەمە نمازا بێ. خۆشترین شتەکە بەیانیان بە یەکترەڵی لەگەڵ جەژنە پیرۆزەکەیە جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بن سڵاوتان لێبێ خۆشەویستان هیوادارین ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم خەڵکانێک کە ئێستا بە ڕۆژوو بوون لە مانگی ڕەمەزانی پیرۆزە و هەموو کوردێکی بە شەرەف لە هەر شوێنێکی ئەم جیهانان هیوادارین ئەم جەژنە کە دوو جەژنە ببێتە مایی خۆشی و بەرەکەت بەسەر هەمومانە بارێ ئێمە لەگەڵتان نابین ئەمڕۆ ئەم سێ ڕۆژەی جەژن بێگومان بە پرۆگرامی زۆر زۆر تایبەت بە جەژنانە لەگەڵ ئێوە بین بە کۆمەڵێ میوزیک و گۆرانی و وارووا کۆمەڵێک گفتوگۆی جیاوازتر و لەمان کاتیشا بتوانین ناو بەناو بچینە لای هاوکارانمان لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان یاخود لە کوردستانی گەورە بەگشتی بزانین لەوێ جەژن چۆن بەڕێکرێ و خەڵکی چۆن خۆشی خۆیان دەرەبڕن وازین لە دوێنێ شەوە هەل لە دوێنێ وارەشەوە بارانێکی بەڕەحمە دەبارەی یەخوە بارانێکی بەڕەحمەت بێت کە بتوانێت ببێتە مای خۆشی بۆ هەموو لایەکمان بەڵام ئەمە نابێت ڕێگر لەوەی کە ئێمە جەژنەکەمان نەکەین هەر لە بەیانیەوەی تر لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەرە و لەگەڵ خۆشی دەربڕینی هاوڵاتیانە و لەگەڵ برایانمان و باوکانمان کەسەکانمان لە مزگەوت و لەو شوێنانەی کە تاعاتی تیاکەن هەمویان لەوێ ئامادە بوون و دواتر گەڕانەوە و نانی جەژنیان بەیەکەوە خواردووە و ئەوەشی کە بینەری ئێمەیە و کارەبای هەیە یاخوا هەر لە خۆشیابن هەموو لایەک لە خۆشیابن ئەوەشی کارەبانیا هیوامانە دواتر بتوانێت بمان بینێ هیوامانەوەی شەڵڵا جا خۆشترینشت ئەوەیە پڕ لە خێر و خۆشی بە هەمووی کە بەیانیان هەڵەسی یەکمان لە ماڵی خۆتە ئیتر لەگەڵ کەسە نزیکەکانی خۆتە ئیتر بەیانی باشەکەیت و خۆشترین شت ئەوەیە کاگەر من بەدایکم دەستم پێگەشت کەم نزیکترین کەسە لە منەوە ئێستا دەستی ماچەکەیت و جەژنە پیرۆزە و داوای لێبوردنی لەکەی لە هەموو ئەو شتانەی کە پێشووتە ڕوویابێ گەڵ دڵگرانی بێشتێ بێ خۆت لەگەڵ دایکی شاو قەت دڵگران نابێ لەگەڵ توە ئەنجا بۆ ئەو کەسانەی تریشکە ئازیستن ئەگەر دەستی شوپیان نەگات ئەتوانی لە ڕێگەی نامەیەکەوە تەلەفۆنێکەوە هەر هەتا ئەو کاتەیە گەیتە لای جەژنە پیرۆزەی لێ بکەیت و بتوانی لەگەڵ یاجارێکی تر خۆشەویستی و ڕێز و ئەو هەستەنە خۆشیە کۆمەڵایەتیە لەگەڵ لە دوو پاتکەیتەوە جاگەر خوا نەخواسەلانێ عاجزێک لەگەڵ کەسەکات لە ناوانمان دروست بۆ هیوامانەوەیە ئەهایتن نەڵێ بۆ نمونە ئای بۆ ئەو دەست پێشخەری ناکامانە تۆ تەلەفۆنەکە هەڵگرەیان ئەگەر بۆت کراب چۆ سەردانێکی بکە لەم ڕۆژانە خۆی کەشەکە وایە هەموو کەسێک دڵی یعنی پڕ لە ئارامیە زۆر کەس لەیتر هەڵێن ئەگەر ڕقێکیش خوا نەخواسە لە دڵیانە بنم ڕۆژە دووری ئەخەنە لە دڵیان هەر بۆیە ئەمڕۆ مەجالێکی باشە و هەر کەسێکیش کە دەست پێشخەریکە گەورەیەکە بۆ ئەوە تۆ باسی ئەوەت کرد کە جەژنە پیرۆزەکەم ماشەڵڵای لێبێت سەرباری ئەوەی کە کەشەکە وایە بەڵام هێشتا زۆرێک لە گەڕەکەکان ئەوەی کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە تایانە بەهێزە لەو گەڕەکانە ماشەڵڵایان لێبێ پیاوان خۆیان گۆڕی بوو بە جلوبەرگی جوانەوە لەگەڵ مناڵەکانە هەندێکیان کوڕەکان هەندێکیان کچەکان دەستیان گرتبوون لە گەڕەکەکە ئەگەڕان دەرگا بە دەرگا جەژنە پیرۆزەیان ئەکرد و ئەمەش نەریتێکی جوانە ئاوانیەک ئەبەخشێت بە شارەکانمان بە کوردستانەکەمان و لەگەڵیش یاسەرکە ئەزانین ئیتر ئەمڕۆ هەندێک لە خاتونەکان چێشتیان لێناوە بۆ ژەمی بەیانی بۆ نوبەرانێک لەو ماڵەیە بڵاو بووەتەوە ئەها چێژ ئەبیت لەو بۆ نوبەرانە ئەوەشی کەلانێ نیوەڕۆبی خوا هەرنۆشی گیانی بێ گرنگ ئەوەیە کە ئەو سفرەی دائەخرێ ئەو مێزەی ئەڕازێتەوە بە ئارامی بچیت بیخۆیت وە لەسەری دەستبەری بۆ پارەوەکە بە هیوایەوەی شەڵام هەواڵە ناخۆشانە ئەم ڕووداوە ناخۆشانە ئارامی کوردستانەکەمان تێک نەدەن هەمووان یاڕەبی لەم ڕۆژانەیە و ڕۆژانی دوای ئەمە پارێزراو بن و ئەوەی کە یەک مانگ مسلمانان بە ڕۆژوو بوون لە کوردستان بە تایبەت وای کرد لەم ڕۆژی جەژنی نەورۆزە لە بیرمان بچێتەوە بەداخەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە ئێمە هەموو نەورۆزێک ئەم گۆرانەی حەسەن زیرەک ئەڵێ
دڵمانەوە دنیایەک دڵمان لەگەڵی ئەکرێتەوە بەڵام ترها چون دوو جەژنەکە بێکۆ ئاوێتە بووە ڕۆژوانان مانگێک بە ڕۆژوو بوون زیاتر یەکەم جار دەست پێشخەریەکەم بۆی کە پیرۆزبایی جەژنە پیرۆزەکە جەژنی ڕەمەزانەکە لێ بکەن گردنازاییەکە بکەن نەریتێکی جوانە دواتر ئەڵێن کە جەژنی پیرۆز جەژنی نەورۆزت لێ پیرۆز بێ ئیشەڵڵا کە هەمومان بتوانین ئەم دوو جەژنە بەخۆشی بەڕێ بکەین بەیەکەوە بەڕێ بکەین بتوانین باوەشێکی فراوان و لێبوردەی بۆ یەکتر بکەینەوە ئەوەی کە گرنگە ئەمڕۆ ئەڵێن پەڕەیەکی سپی هەڵێینەوە ئیتر واز لە ڕابردوو بێنین ئەوەی کە فریا ئەکەوێ ئەوە گەورێتی خۆی نوانەوە کە باوەش بۆ هەموو ئەو کەسانەی کە لە خێزان و خوشک و برا و کۆمەلگاکەیەتی و لە شوێنی کارەکەیەتی بڵێ من داوای لێبوردنەکەم باوەڕکە ئەو کاتە تو هەستێکی زۆر خۆش دەبێ ویژدانێک دەبێت کە هەستەکەی ئاسوودەیت هەستەکەی تۆ زیاتر هەنگاوێکی باشتر ناوە هەستەکەی تۆ خۆت گەورەتی نوانەوە ئیتر پێویست ناکات تۆ بیر لەوە بکەیتەوە بیت جارێکی تر گفت و گۆل لەسەرەوە بکەیت و ئەمە چۆن وابوو چۆن ڕۆیشت بەیانی جەژنی ڕەمەزانە جەژنێکی ترمانەیە جەژنی نەورۆزە ئەڵێن دوو خۆشی بەیەکەوە ئیشەڵڵا خۆشەویستی و تەبایی و یەکسانی لەناو کۆمەلگاکەمانە دروستە بێ بۆیە هیوادارین ئەمڕۆ ببێتە ڕۆژێکی زۆر پیرۆز ڕۆژێکی پڕ خۆشەویستی ڕۆژێکی پڕ ئاڵە و واڵای جلی کوردی ڕۆژێکی هەستی نەتەوایەتی و لەگەڵ هەموو ئەمبار و دۆخەی کە هەشمانە بە تایبەتی ئەم شەویشکە ئەم شەوی ڕابردوو شەوی جەژن بوو بەداخەوە یعنی هەر بەرۆکمان بەرنادەن ئەبێ وا بڵێ کە ئەمە شەڕی ئێمە نییە بە زۆر ڕووی کردوتە ئێمە بەڵام هیوادارین کە هەمیشە هەمومان پاڵپشتی یەک بین بۆی کە کوردستانەکەمان هەرێمەکەمان بە باشی بپارێزین و بتوانین بەیەکەوە بژین و خۆشەویستی بۆ یەکتر دووپاتکەینەوە جا ئەم بەیانێکە هاتم بەڕاستی لە هاوکارانم لە کورسار نیوز هاوکارانم لە ڕۆژئاوای کوردستان لە قامیشلۆ کوردانی قامیشلۆ جەژنیش لەوان پیرۆز بێ لەسەرەوە بارودۆخەی کە لە ماوەی ڕابردووە بە سەریانە هاو یەکێک لەو پیاوە جوانانە ئەمڕۆ پەیامێکی زۆر جوانی وتی ئێمە هاتوینەتە سەر گۆڕی شەهیدەکانمان توخۆ بایتر لێرەیە پۆستین بایتر هەستکەین کە ئێمە میلەتێکی ئاشتی خوازین دەبە ئاشتی ڕوومان تێ بکە بایتر بەس کوڕکچەکانمان بینە بەر لولەی تفەنگەکان بۆیە ئەم پەیامەی ئەو کووردە بە شەرەفە لە پارچەیەکی تری کوردستانە ئیشەڵڵا پەیامێکی گشتگیرە بێ بۆ هەموو کوردستان کە هەمیشە باوەش بۆ ئاشتی بکەینەوە هەمیشە هەوڵ بین کە دۆستایەتی و بتوانین لەسەر نیشتیمانێکی یەکڕیزی و بتوان نیشتیمانێکی پڕخۆشی و خۆشەویستی بێ ئیشەڵڵا ئەمانە هەمووی تێپەڕەکەین هەنگاوی باشتر ئەنین و بشتوانین ئێمەش لەگەڵ ئێوەیە هەمیشە بەردەوامیمان هەبێ بۆیە ئەمڕۆ بینەری پرۆگرامەکەمان بن کۆمەڵی میوزیک و گۆرانی بەچێژ و ئیتر سی ڕۆژەکەی ڕەمەزانیش ڕۆی ترسە هەر پێم بڵێ هەر شێفش دروستەکە تۆ نایخۆی ئەمڕۆ شێف من نەموو شێف دروستیەکە تۆ نایخۆی وتم فەقیر ناتوانانی بیخۆی لە کۆتای بەرنامەشێف تۆ ئەبووی تر خاڵخاوە بووە سەرکۆ فەقیر ئێنەرژی پێناما یەک دنیا دیمەنی ئەبینی بەڵام نەیەتوانین تاقیم بکە ئەتر بەڵام ئەمڕۆ بەدڵی خۆت تاکەستی باشی هەناوە ئەمڕۆ بڕێنە لای با بڕێنە لای شێف ڕەوشت شێف بەیانیت بەیانیتان باش جژنە لێ پیرۆز بێ یەخوا بەیانیتان باش و بەیانی تۆ باش خۆزگا دەنگ بکردای خواردنەکەی تۆ بۆ نانی بەیانی ئەبێ بە هاوڕێیان ئەمڕۆ یا ڕەبی دەستیان خۆش بێت ئێمە ڕۆژانەی کە جژنە لە دەستگای میدیای کورسات لە باڵێن بەشی کافتەریا دەستیان خۆش بێ لە شیان ساغ بێ خواردنێکی زۆر زۆر بەتام بۆ جژن ئامادەکەن سێژەمەکەم میوانی کورساتین لە ئەمڕۆیە بەڵامیتە ئەوەی کە فریان ناکەوێت جژن بکا لە ماڵۆ لێرە جژنەکە جا من دانیشتم جژنێکم کردانێکم خوارد بێ ئێوە ناخۆش نەمزانی شێف نانی خوارد بۆیە ئێمە شێف جژنە پیرۆزتان لێبێ بەیانیتان باش گردنمان ئازاکەردان ئازا بێ بچمان نەکردووە گەردندان ئازاستێکی خۆش تێوانە بەتاشیت جژنی ڕەمەزان جژنی نەورۆز پیرۆزمرەتەوای مسلمانان ئینشەڵا بێتە مای خێر و خۆشی بوویان و کۆتایی بە شەڕ و ئاژا و ئارامی بگێنێتەوە وڵاتەکەمان دەستیەوەش خۆش بێ پیرۆز بێ بە هیوای ئەوەی کە تۆشە لەگەڵمان بەردەوامە بیت ئینشاءڵڵا بتوانین ئێمە ڕۆژانە ئەوەی ئامانجی سەرچیمانە کە بتوانین دێرەوە لەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بتوانین ئەو خواردانەی کە بەڕێزت پێشکەشمانیەکەیت وە پێشکەشی بینەرەکانیەکەیت ئامانجی سەرچیمانەوەی کە بتوانین
خواردنێکی تەندروست و باش و خۆش و بەتام بتوانن خانمان و ئەو کەس ئێستا من ناڵم بەس خانمان پیاوانیش بتوانین ئێمە هەمومان بەیەکەوە ژەمێکی خۆش خواردنێکی خۆش و بتوانین تاقیب بکەینەوە و ئێوەش بتوانن جارێکی تر لەگەڵمانە تاقیب بکەنەوە جا حەیڤۆنە ئەو زەمان و پەلەو لێ کردم شێفەرشت پێشکەشیە ماکە دەبا نوقڵێکی بۆ بێنم پێشکەش هێنە دەستەکانە خۆش قاوەشیان بۆێنە نوقڵیشان بۆێنە بەس بیخۆشێ ئەوەتانەوە نوقڵەکەش گەشت ئازەمی و قاوە ناخۆنم ڕۆژ نوشی گیانە بەیەخوا نوشی گیانە بێ شێف فەرموو خۆش تۆش نوقڵە خەڵ کرا دەست خۆش ئەنجا من حەزەکەم ڕێناس ئەگەر ئەو کامێرێن بۆ بکەی بەعام حەزی شاکەم ئەگەر کامێرەمانەکان چکە بەڕاستی ئەمانە زۆر مادون کاک ڕێباس جەژنە پیرۆز بێت زۆر سپاس کاک سۆران جەژنە پیرۆز بێت دەستخۆش کاکێ منی ئازیز جەژنت پیرۆز بێت هاوکارانم کاک ڕێناس کاکەمیر و هاوکارمان گوڵان هاوکارانی ڕووناچی هاوکارانی دیکۆر هەموو ئەو کەسانی کە ئەمڕۆ هاوکارانمانن کە هاتوونەتەوە دەستان خۆش بێ بەڕاستی من دەستخۆشی لە ئێوە زۆر بە تایبەتەکەین چونکە ئێوە هەمیشە لەگەڵ ئێمەیان هەمیشە ئێوە ئەرکە قورسەکە لەسەر شانتانە بۆیە سپاسدانەکەین کە هەمیشە ئەتانێت جوانترین و جوانترین پێشکەشی پرۆگرامەکانی کورسات بکەن ئیتر بەو دەنکە نوقڵا هیوادارین کە گردنمان ئازاکەن و گردنشان ئازا بێتتر لە ئیشان جاری وایە لە یەک توو ڕابین وانە خۆشی شۆتوڕەونانەیە من تایبەت وتە ڕێناس فەقیر ئەمڕۆ لە ماڵەوە ئەمڕۆ ڕێناس هەر لێرەش نەبێ ڕێنازە دەزانی شانسە هێنا ئەمڕۆ شێف بە ڕێناس کەوتیتە لەگەڵ ئەوە ئیتیفاقی خۆمان شێفیتر لە مۆلا ڕەمەزان ڕۆی چ من چ سەحار چ ئاری لانە ئیشمان پێ بکە یعنی بیری لە خوارد نەکردو بۆ ڕۆژە دروستکە هەر کامێکمان بووە ئیشمان بۆ دانانی بۆ منە فەتاتەکە بۆ من دابنێ شتێکی کە بۆ سەحار بۆی کە بتوانین هاوکارەبی باش ئێ پێمان بڵە چی دویست ئیشەکە لێ نابین نەگوچگۆڵی شێف ئەمڕۆ مەقلوبەمانەیە خۆشە باینجان پەتاتە بیبەری ئەلوان وەڵام سەوز بەکار نایانی لەگەڵ پیازە مریشکیشمان بۆ ئامادە کردووە سەپیاڵی مریشەکە چۆن ئامادەمان کردووە بەوەی کەمی ماوەیانی بە دەستورێکی تایبەت دروستە کردووە بۆ مەقلوبە با بڵین هەڵمان گزان و لەگەڵ پیازە وەرەغار گەڵای غار با بڵین هێل و دارچین ئەگەر بەهاراتی گژنیش هەبێ باشترە تیای بێت بەڵام لە مارکت من دەستم نەگۆ ڕاستەکەیتی بۆیە نەمهێنا بۆ مەقلوبەکە با بڵین بۆ برنجەکەش و بۆ مریشەکەش بۆ مریشەکە پیازمان بەکارێناوە لەگەڵی هەڵمان کەزان و جوان قاوەی بووە بەهارەتەکانی کە گرومان مریشەکەوانێت جگە لە خوێ وەرەغارمان داناوە دارچین هێل زایدەن پاپریکا ئەم چوارمان بۆ مریشەکە داناوە کە هەڵمان کەزان و کەمێک کوڵاوە بۆ برنجەکە برنجی پڵاو لێنین برنجەکە بەجا بۆی لێنین بە پڵاو لێنین ئەویش پاپریکای بەکارێن لەگەڵ خوێە تیژ دەرچێ برنجەکە پاپریکای شیرینە ئەو پڵاو هیوایەت بۆ پڵاو جوانیش باش منین هەردفاقچکە خۆی بۆ قۆناغانە مانگە بۆ قەرەبۆگەین داچین و هێل و گەڵای غارمان پێویستە بێ بۆ برنجەکەش ئەگەر حەزت کرد ئەوە زیرەیە بەڵێ ئەو بۆ برنجەکەیە ئەگەر حەزت کرد برنجەکە لەناو مەنجڵەکە لەگەڵ مریشکایە لی بنەی ئەمەشە ئاسایی ئەبێت باشە تانی کەرەستەکان سوورکەیتەوانێ طبقەی خۆی دای بنی مریشەکە لە ژێرە و برنجەکە بکەی بە سەریا بەڵام برنجەکە پێشۆخت پێویستە 45 لە ئاوا بێ ئەنجا برنجەکە بکەیتە ناو مەنجڵەکە و بە ئاوی ئەو مریشکەی کلێت ناوە ئەتوانی برنجەکەی پێ لێ بنێ ئەمە قوبڵیە بەڵام ئەمە کاتێکی زیاتری پێویستە ئێمە ئەمڕۆ پڵاومان هەڵبژار برنجەکە بەجیا لێنین مریشەکەمان بەجیا کرد دوای یەکەین بە طەبەق بووی لوبنانیە مەقلوبەی لوبنانی وەڵڵایی من نازانم چۆنەریە با لە خۆمەوە شوێنێک نەڵم بەڵام زۆربەی وڵاتان کردویانە ئێستا من بۆ نمونە قەرنابیت بەکارێنم تێە بەڵام نایکوڵێنم زەردی ناکەم سووریەکەموانێ سووریەکەی بەڵێ پەتاتە بەکارێنین برنجەکە بەڵێ ئەکەمە طەبەقی ژێرەوەی باینجانمان پێویستە پەتاتەمان پێویستە قەرنابیتی سپی پیاز بیبەری ئەلوان ئەمە تاهمووی سوورە بێتەوانی دوای ئەوە بە طەبەق دایانی هەردانێ و
برنجەکە مریشەکە لە ژێرە و برنجەکە لە ناوڕاستا بێت برنجای 10 دقی پێچێ بۆ دەم کێشان ئەمە با بڵین ئەم نەوەیان بڵاو سەرەکەی نینەوانی و تاو کەوشکەی منە بۆ حیزەکە لێستەوە هەر بزانم بە شێکت بۆێنم بۆ هەڵک وەڵەمە نووسم کاکسەرکۆ باخوبانم دەخوات چەخۆیکیشان بۆێنەوە بۆیان کۆڵیم شتی تریشمان بۆ دروستەکەی یا هەروان لەگەڵ یەک زەڵاتی بەغدادیایە پێویستمان بە کاهوە پیازە خەیار تەماتە نۆکی کوڵاو بەڵێشە سیرە خوێ ئاوی لیمۆ زەیتی زەیتون بەکارێنین بۆ زەڵاتەکە بەڵام پێویستە ئەم زەڵاتەیە ورد بێ وردی چۆنە هات تەنێک با بڵین ئەگەر دەرفەت نەبێ بێتەوە لای من بە هات لێرە وتیان گەین ئاوا بێ باشترە دەڵا بەدەستە بەرزی کەیتۆ بۆی کە بینەران ئاوا دەرچی زۆر تەنێک بێت ئێتر دەتوانی خیارەکە و تەماتەکەی بۆ ور بکەی پیازەکە ور بێ بەڵام کاوەکەوا بێت جوانترە بۆی لە ناوەمیان دەرکەوێت زیاتر بیبەری ئەلوانیشمان پێویستە بێت خوێ ئاوی لیمۆ زەیتی زەیتون زیرە من ئەم چوارە بەکارێنم زیاتر بەکار نایانم بووی بەهارات وشت کاهوو بیبەری ئەلوان خیار تەماتە پیاز نۆک زیرە خوێ ئاوی لیمۆ زەیتی زەیتون من هیچ شتێکی تر بەکار نایانم ئەگەر یەکی تر حەزی لێ بە شتێکی تر بەکاربێنە ڕەغبەتی خۆی شێفتیاری زیرە بۆ برنج چونەها لە پزیشکی کۆنا ئەمە وا بوون منە بە پێی سروشتی خواردنەکانە دایان دەمە سروشتەکەی گەرمە تەبیعەتی گەرمانە ساردا برنج بۆ نمونەیەکێک لەو خواردنانە ئاموز تەبیعەتی ساردا بۆ نمونە لەگەڵ زیرەیە زیرە تەبیعەتی گەرمە وا کات کەسەکان گرفتیان بۆ دروست نابێت زیرە با بڵێ بۆ کۆمەڵی خواردنی باش بەکارە دەکە لەوانە بۆریتۆی مریشی یاخود بۆریتۆی گۆشت مە ساندویچە بەس بە برنجە کرێت ئەم ساندویچە دروست نەکردن شەڵاگە دەرفەت بێت لە دوای جێژنان دروستەکەین ئەوەوەش بەس پێویستە برنجەکەی کلی ئەنین تۆزە بڵ بێ بڵ بێ نابێ ئاوا بێت دەنێک دەنێک بێ بڵ بێ بۆی کە تۆ مریشکە سوور کردەوە بیبەر و گەنمەشامی و فاسۆلی ئەمانە بابەتانە کە سوور کردەوە حازرت کرد پێویستی بە زیرە ئۆریگانۆیەتی بکەی پەنیر سۆسی ئەڤۆکادۆ لەگە برنجەکەیان لە ناو نانەکە توێدایانی بەڵام برنجەکەت نابێ برنجەکەت بڵ بێ زیرە بۆ خواردن نەخۆش بڵ یعنی نەرم بێت یعنی یەک بگرێت تۆپڵ بێت تۆزە ئەتوانی تۆزە خەلیتیەکەی وا دەرەچێت دەنگی لە دەنگی ناکەوێت دەنگی لە دەنگی ئەمە بێ دەنگی لە دەنگی ئەمە ئەمڕۆ دەنگی لە دەنگی میاکە بەزەویتیان نادبێت تۆپڵ بێت تۆزێ ئەگەر تۆین تۆزە خەلیتیەکەی وا دەرەچێت برنج بە برنجی سوشی بۆ شێوەیە دەرەجێت خەلیتیەکەی دوایەوە کاتێسە چی ئەەکەی لە چیۆ دەستپێکەکە ئەمە باینجانەکان لە تەکەین بەس پێمان بڵە چۆن نەقاشکردنەکەی بۆ ئەوی کە حەسەب بە درێژ درێژ باشە ئەمە کامن هەمی ملەت کرد باڵێ بەم شێوەیە دەرچوو یەک تۆسخی لێم ئەم خوێە ئەوی هەڵیمژەیان هەڵیەمژێتکە باینجان بەڵێ خۆی تاڵی باینجان بە شەکر ئەتوانی لای بەریت بە ئاوی گۆژ ئەتوانی لای بەریت ئەو ڕێگە تاڵی بەڵێ ماگەر تەنکیش بێت ئەم توانی ئاواتەوە داکەوێت تۆزە ئەستورتری هیبڕین بۆی خۆی بگرێرە ناوە تۆزە خۆشمان لێیاوە ئەمە بۆ هەموو پارچەکانی تر گونجاوە پەتاتەکەش بە هەمان شێوە چکە خوێ هەڵەمژن ئەمانە زیاد هەڵەمژن پێزی تۆ خۆیان لێ بین کە کردمانە مەنجەڵەکەش و تۆزی خوێی لێ هەر بۆی تام ببەخشێت پەتاتە باینجان سەحەرکوولەکە ئەمە یەک تۆز من بۆ مناڵی خۆم هایتی لە ماڵەوە دایک چا خوشکێکی گەورەتە کە یاپراخ دروستەکەی دانیشتنەوەیان پراغم شتانە هەمووی هۆڵخۆڵینی بۆکن کە باسی بەیانجێنی کرد بۆی کە ناوەکەی دەرەکان دوای ناوەکەی ژنۆم دیزەکە برنج و شتەکە تێکەڵیەکان بۆ خۆی تاموچێژی کیانی بۆ دانیشی خواردنێکی زۆری پێچێ بەڵام چێژی دروستکردنەکەی زۆر خۆشە لە نزیکۆ سریانەکە ئەمەی بۆ سوورەکاتەوە ئەمەی بۆ هێنێ ئەمە هەڵە کۆڵێنجەت یەشە لە پڕ باینجانێک شەقەبات و ڕابێت لەو ئەویانە بوالێ کرد ئەوانە بۆ خۆی تایبەتە شێف هیچ شتێک ماوە بگەر بۆمان باسکەی چکە دوجای شاوکارانم ڕێناز جاداریت تۆ لا بزانە گەشتی بەچیان بیبەرەکەش بەم شێوەیە لە تەکەم پەتاتەکە بەم شێوەیە باشە ئەمە سووریەکە دەبەرەکەش باینجانەکانم بۆیە والێ کردو بووی ئێم ئاوە دایانین باڵین ئاوا بێ ئاوا بێ بێیت بەسەر برنجەکان بۆی کەپس بێ
باش کاتە چاڕێکێن بزانین ئەو قۆناغش بە هەرە بینین لەگەڵت شێر کاتە ئەمە جارێک تۆم شتانە قاش کرد وای کە سووری ئەمانە قاشەکەم سووریەکەم دانە بەدانە تا من ئەمە قاشەکەم برنجەکەش حازرە بێش ئەمەش دێنەوە لات هەمیسا ئای برنجەکەم بسۆ سەری ئەمەش برنجەکەمانە باش دەست خۆش بێت خۆش بێت کەواتە دوجار ئەزانین کە گەشتی بەچی قۆناغەکانی ئێمە ئەمڕۆ لەگەڵتان بەردەوامین و لەگەڵەوەی کە لە ناو ستۆدیۆ کۆمەڵێک میوزیک و گۆرانی و شێف و چەند بابەتمان هەیە ئەچینە شارەکانی تری هەرێمی کوردستان ئێستاش سەحەر کاروانمان لەگەڵایە لە کەرکووکی کوردیەوە خۆشەویستەوە بزانین لە کەرکووک هەر لە بەیانیەوە گەرم و گوڕیەکانی جەژنە پیرۆزە و دوای ئەوەشکەی تر جەژنەکە تەواو بێن و قوڵاکەوەرەگرن ئامادەکاریەکان بۆ نەورۆز چییە لەگەڵ کەش و هەواکەیە چونکە ئەو گڕوتینەی کە لەوێ هەیە لەگەڵ گڕوتینەکەی بابە گوڕگوڕە هیچ جیاوازیەکی نییە هەر ئاوێتەیە گەرم و گوڕەکە کاروان بەیانی و باش سڵاو لێبێ جەژنە پیرۆز بێ جەژنی نەورۆزی پیرۆز بێ هەر لە خۆشییا بن پێمان بڵێ ئەمڕۆ کەرکووک چۆن پێشوازیان لە جەژن کردووە و چۆن پێشوازی لە نەورۆسەکە بەڵێ هاوڕێیان سەرکە و سەحەریانی جەژنتان پیرۆز بێ هەم جەژنی هاوکارانەوەی دیکەشمان بە هەمان شێوە پیرۆز بێ منەمەوە باسی بکەم کە لە کەرکووک بۆنەکە تەنها یەک بۆنە نییە بەڵکو لەلایەک جەژنی نەورۆزە لەلایەک جەژنی ڕەمەزانەوە لەلایەکی تر یادی ڕاپەڕێنی کەرکووکە بۆیە هەموو ئامادەکاریەکان و هەموو بۆنەکان یەکتریان گرتوێتەوە لە کەشوهەوایەکی ساردی کەرکووکدا بۆنەیەکی گەرموگوڕ بەڕێوەچێت من لە بەیانیەوە لە نێوگەڕەکانی کەرکووکم لە بەیانی کە دەستمان پێ کرد لە نێو مزگەوتەکان لەگەڵ هاوڵاتیانی کەرکووکدا بینیمان کە چۆن جەژنی یەکەم ڕۆژی جەژن ینی بەڵێن نوێژی جەژن ئەنجام دراوە پیرۆزبایی کرا پارێزگاری کەرکووکێکی بولوانی کە بە هەمان شێوە بەشداری کرد لە یەکێ لە مزگەوتەکان کە هاوڵاتیان لە نزیکەوە هەم پەیامەکانی خۆیان پێگەیاند و هەم ئەو پەیامی ئیدارەکەی بە هاوڵاتیانی کەرکووک گەیاند لە ڕێگەی مایکی کورسات نیوزە و کۆمەڵێک پەیامی بۆ هاوڵاتیانی کەرکووک نارد پاشان لە نێوگەڕەکانی کەرکووک بوون ینی ئەو گەرموگوڕەی کەوا ساڵانی ڕابردوو لە کۆندا هەبوو ئەو گەرمگوڕێ لە کەرکووک ماوەتەوە لە نێو گەڕەکاندا منداڵان ژنان پیاوانی بەتەمەن پیرۆزبایەکی گەرموگوڕ لە یەکترەکەن گەردن ئازادی و جەژنە پیرۆزە لە یەکترەکەن و ئێستاش من لە نزیک قەڵای کەرکووکم ئەمێ ئامادەکاریەکانی جەژن و ئامادەکاریەکانی نەورۆز بۆیەوە باس بکەم دیارە بڕیارە ئێوارە سەعات 4 لەم شوێنە کە ساڵانە لەم شوێنەدا ئاگری نەورۆز دەکرێتەوە ئەم ساڵیش بە هەمان شێوە ئاگری نەورۆز بکرێتەوە و ئەو ئامادەکاریەک کراوە ئەوە بوو ئەوەیە کە نوێنەری حزب و لایەنە سیاسیەکان و ژمارەیەک لە وڵاتیان و پارێزگاری کەرکووک بە هەمان شێوە ئیداری کەرکووک هەمووان لێرە ئامادە بن بۆی کە ئەم ساڵیش ئاگری نەورۆز بکەنەوە هەرچەندە ینی کۆمەڵێک مەترسی هەیە لە ئێوە ڕوونە کە ئەو جەنگەیکەوە هەیە ینی بەشێک لە ناوچەکان لەژێر مەترسی بردوماندان بەڵام کەرکووک ناوێ یادەکەی هاتێ پەڕێت بە سارد و سڕی نەورۆز بەڕێ بکات و یادی ڕاپەڕینی کەرکووکش بە هەمان شێوە ینی نەورۆز هاوکاتە بە یادی ڕاپەڕینی کەرکووک بیرمان نەچێت چونکە 20 مانگ ئەو کاتەیەکەوە هاوڵاتیانی کەرکووک لە ژێر دەستی ڕژێمی پێشوو ڕاپەڕین و شاری کەرکووکیان لە 23/1991 لە ڕژێم پا کردەوە بۆیە ساڵانە هاوڵاتیانی کەرکووک لەسەر قەڵا هەم یادی ڕاپەڕینی کەرکووک دەکەنەوە هەم یادی نەورۆز دەکەنەوە و ئەم ساڵیش یادەکە هاوکاتە بە جەژنی پیرۆزی ڕەمەزان بۆیە هەموو یادەکان تێکەڵ بێکتر بووە هەرچەندەوەکو سەرەتا شاوتم کەشوهایەکی ساردا باراناویە بەڵام یادەکان کەرکووکیان گەرم و گوڕ کردووە هاوڵاتیانی کەرکووک لە بەیانەوە لە دەرگاکانی یەکترەدەن گەردن ئازادی و جەژنە پیرۆزە و هیوای ئایندەیەکی باشتر و بە دیاتنی ئاوەتەکانی یەکتر بۆ یەکترێ خوازن بەڵێ سەرکۆ منیش ئەو ئاواتانەی خواستت ئەڵێم 100 جار ئامین خوا کاوابێ ئێمەش پیرۆزبایی جەژنی ڕەمەزان جەژنی نەورۆز ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد بە تایبەت لە کەرکووک ئەکەین لە کەرکووکیانی خۆشەویست یەخوا هەموو شوێنێکی کوردستان ئاوادان بێت بە تایبەت دڵی کەرکووک هەر لێ بدات جان لەگەڵتان بەردەوامە بین جێژنە بێگومان کەشی جێژن ڕاستە هەواڵەکان تا ڕادەیەک وای کردووە کە جەژنی ئەم ساڵ وەکو ساڵانی تر بەڕێوە نەچێت بەڵام لە پاڵیشە کوردن هیچ کاتە کۆڵیان نەداوە بۆ ئەوەی کە حەقییان نکراوە و هەر ئەمە ژوای کردووە ئەوەی کە کۆڵ نەدانەکەیان ئەوەی کە هەمیشە لە هەر بارودۆخێکە ئەوان هەر
ئەو ورە بەرزەی کە هەیەیان بۆ پاراستویانە ئەمەی وا کردووە کە دژمنان چاویان بەرایی نەیەت کە ئەو خۆشەی کورد ببینن جا هەر بۆیە ئێمەش لە بەرنامەکەی خۆمانە ئەمڕۆ بەردەوامین لەگەڵتانە جەژنانەی ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین گروپێکی میوزیکی زۆر بەتوانا لە لامان ئامادەن بەرهەمەکانیان زۆر جوانە ئێستا داوایان لێکەین لە لامان ئامادە بێت هەریەک لە بەڕێزان کاک زانیار پندار خات و ڕۆژینا وەحیدپور کاک پێشەوە عوسمان و کاک ڕێباز سادق بێنە لامان ئامادە بن طبعا زۆر سپاسانەکەین ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە کە لای ئەمادەن زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵین یاخوا بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ یاخوا بەخێر بێن بەخێری خان بەخێر بێن سەرچاو کاک ڕێبازی عەزیز یاخوا بەخێر بێ فەرمودانیشن یاخوا بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ نوقڵەکان بۆ بەرە نوقڵەکە ئەمجارە بگیارم سەر دەستان خۆش بێت نوشیدیانە بێت دەمەت هەر شیرین بێت کاک ڕێبازگیان با لە لای تۆ هەرچە سڵاو سەد جار لە تۆ پیرۆز بێ یاخوا بەخێر بێن سەرچاو کاگە زانیار بەخێر کەوتیر چەند ئەرێ وەڵا پەلەتە کاک پێشەوە گیان فەرموو خاتوو ڕۆژینا ببوورە کەوتەکەوتان نوشی گیان بێ بەخێر بێن یاخوا بەخێر بێن سەرچاو جەژنیشتان پیرۆز بێ ئەبێ بڵێن جەژنتان پیرۆز بێ جەژنی نەورۆزتان پیرۆز بێ یاخوا بەخێر بێن سەرچاو خێر بێن زۆر خۆشحاڵ بووین کە لێرە ئامادەن کاک زانیار هەر جەنابەت پێمان خۆشە جەژنە پیرۆزەی خۆت بکەیت بە سەرچاوەکە مەمنونم سەرەرایەوە سڵاو و ڕێزم هەست لە خزمەتەوە و کارمەندەکان کوردسات و بینەرانی خۆشەویست و عەزیز جەژنتان لێ پیرۆز بێت و نەورۆزی کوردەواریتان لێ پیرۆز بێ هیوادارم ساڵێ بێ پڕ لە خۆشی و ئارامی بۆ گەلی کورد لە تۆش پیرۆز بێ بەنای ئەوانیشەوە زۆر سپاس دەست خۆش بێت کاک ڕێباز بابین جەژنە پیرۆزەی خۆتان بکەن کاک ڕێباز منم و کاتێڵێم یەکێکە لە براکانمان یەکێکە لە هاوکارە زۆر خۆشەویستەکانمان و هەمیشەش توانیوێتی لە پرۆگرامەکانمانە ڕۆڵێکی بەرچاوی هەبێ و بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵ ئەو پرۆگرامە تایبەتەی کە کورسات هەیبوو هونەرمەندانی مان کرد و بۆ گشت پرۆگرامەکانی تریش هەر لەگەڵمانە بۆ ئێمە زۆر سپاس دەکەین دەستخۆشی بۆ خۆت و بالێرەشەوە هاوڕێکانیشە کە لەگەڵتان و هاوکاری تۆن جەژنە پیرۆزەی خۆ بکە بانی باش ڕەمەزان و سەکردم بە قوربان قوربان جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز پیرۆز بێت لە سەرجەم موسڵمانان و گەلی کورد بە تایبەتی هیوادارم ئەم جەژنە بێتەمای خۆشی و ئاشتی بۆ تەواوی ناوچەکە و کوردستان ئینشەڵڵا خوای گەورە کوردستان پارێزێ لە هەموو ناخۆشی و نەهامەتی زۆر سوپاسی جەناب دەکەم بۆ وتە جوانەکانتان سەحرخان کاک سەرکۆ بە درێژایی مانگی ڕەمەزان لە خزمەتتان بووین و پەیامێکی باشمان لە پشت ئەو کارەوە بوو کە کردمان و نەوەستاین ئەوەیە کە پێویستە موزیک بەردەوام بێت لە هەر بارودۆخێکە بۆ ئارامی و بۆ کەمکردنەوەی سترێس لە لای خەڵک بەڕاستی پێمان باش نەبوو بەرنامەکە بوەستێنین هەرچەندە ئێمە بە دڵ و بەگیان لەگەڵ ئەو بارودۆخیان کە بەسەر کوردستان ئایتر خۆشی بێ خۆشی دەرەبڕین ناخۆشی بێ و لەگەڵ هەموو میلەتەکەین بەڵام پێمان باش بوو بەردەوام بین و نەوەستین بە خێراتنی هونەرمەندی خۆشەویست سپاس بەوە لەگەڵ مامۆستا پێشەوە بە نای خۆم و هاوڕێیانیشەوە سپاسدانەکەین دەرفەتە دەستان خۆش بێت زۆر پیرۆزبایەکیش لە ماڵی باوکم کەم تقریبا 30 ڕۆژەکە بێ نەمبینیون ماڵی باوکە پێش ماڵی باوکم لە لێرەنین خۆتەزانین جەژنیان پیرۆز بێ و هیوادارم لە جەژن و خۆشییا بن و اینجا ماڵی خەزورانیشم بیر نەچێت اینجا لە خێزانی خۆشەویستمەوە ترە خۆت زانین لە ماڵەوەیە و بەیەکەوەین و پیرۆزبای جەژنیش لەوەکەم ناڵەکەشخوانەی بڕێ و یاخوالێتان نەسێنێ و هەر بەیەکەوە بە جوانی برژین چینە لای کاکە پێشەواش بەڵە ئەزێت کێشی کاک جەژنت پیرۆز بێت جژنیەوەش پیرۆزی و بەیانیتان باش زۆر بەخێر بێت جژنە پیرۆزەتان یەکەم لە ئێوەی بەڕێز و تاوی کارمەندانی شاشە جوانێکی کورسات و لە تاوی گەلی کورد جژنی ڕەمەزان لەگەڵ جژنی نەورۆزتان پیرۆز بێت و هیوادارم ئەم جژنە بێتە مای خێر خۆشی بۆ مولایەک ئینشەڵڵا پوخت بڕانیەوە خاتو ڕۆژینە جێژنە لێ پیرۆز ڕێز بۆ ئێوە بینەرانی کاناڵی کورسات پیرۆزبایی جەژنی ڕەمەزان و نۆرۆزتان لێکم
ئیشەڵا ساڵێک بێ پڕ لە خۆشی و سەقامگیری و ئارامش بۆ گەلی کورد و بۆ تۆ ناوچەکان و دوور بین لە شەڕ و ئاژاولە و جەنگ ئیشەڵا ساڵی خۆشێکمان هەبێت ئیشەڵڵا دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئیشەڵڵا ساڵێکە بێت کە بتوانین لەم دوای ئەم جەژنەوەی تر ئاشتی تەبای ڕوومان تێبگا و دوورکەینەوە لە هەموو ئەو ناخۆشی و شەڕانەی کە ڕوبەڕوومان بۆ بەداخەوەی تڵی بۆمان کراوە بەسەرە لە ڕۆژاوە بۆ ڕۆژهەڵات دوای بێتەوە بۆم لانا ئیشەڵڵا بتوانین ئەمە تێپەڕکەین و ئەم سەرما و زستانە چۆن ڕۆی لەگەڵ خۆیان ئەم ساڵی تازەبردی یا ڕەبیبی بەگشتی لێ کاک زانیارگیان لەگەڵ جژنە نێوانە چۆنجان ساڵ جژنەکەش بۆ بە دوو جژن ئەرێ وەڵا دەی لە خوا بزیا بێت ئیمساڵ شتر جۆرێک تایبەت بێتەر هەم جەژن ڕەمەزان و هەم نەورۆز کەفتە ملیەکە و وەڵا دەیتر های لە خەمەتێوە خێوی خۆشحاڵی ئەمڕۆ ماشەڵڵا دەست فەرخاتی وایە چی بۆ ئامادەکردوین وەڵا خاتوین گیان چەندانە گۆرانیە ئەوڵ بەرهەمێکە پێشکەشتان یەکەین یەکێک لە گۆرانیەکان وەک بەش ملۆدیەکەی خۆم بووم بە شار مامۆستا ڕەحیمە و مامۆستا ڕەحیم لوقمانی هەر لێرە و ڕێز و سڵاوم هەست بۆی گۆرانیەکە بەناو تابەکەی هیوادارم ئەم مەرحەلەکە ئایسا کاک سەرکۆش باسی کرد تێبپەڕنین و بە زووی بگەین بەو ئارامش و ئاشتیە لە ناو چوار پارچەی کوردەواریە خۆمان ئاشتی خوازین بۆداش لە ڕاستی هەروە شەڕ بەرۆکمان بەرە بۆی کە بتوانین ئەم ئاشتیە بەرقەرارکەین و لە جێگە و نیشتیمانی خۆمان بەخۆشی بژین داوای هیچ شتێک لە کەس ناکەین ئێمە بینەرانش پێمان خۆشە جۆمان لە یەکەم بەسەر چاوە بە افتخار و پێشکەشتان یەکەم بە ئیجازەتان قوربانیەم پێکمان سەحەر زۆر جار کە باسیەوەکەین هەر خوشک و برایەکمان لە هەر پارچەیەکی ترەوە بێت هەلە خۆت وەز بە ئاسوودەیەکەی یان تۆچی بۆ شوێنێکی کە هەز بە ئاسوودەیەکە ینی ئەمان بۆ نمونە لە ڕۆژهەڵاتەوە لە سنەوە هاتم بە باوەڕکە کە چوون بۆ ئەو سنێ هەلە خۆم دڵمەکرێتەوە ئەچمە ناو سنتەری بازار زۆر ئەچمە ناو سنتەری بازارەکەی ئەڵێ لە سەرای سلەیمانی ئەچمە ئاوێر ئەڵێ لە گۆیژەم یعنی ئەچیتە چێشخانەکان بڕاو بکە هەستەکەی لە لای خۆمان ئەجا گەرمون کوڕی و ناخواردن و خەڵکەکەی خواندان شو جارە خزمەتی تۆکە هیوادارین ئەمە هەر بەردەوام زۆر شیرین کەلامن جا با بڕینە لای بەرهەمەکەی کاک زانیاریش مرگزارن بۆ هەزاران تا بەکەی
هەولەیاوان هەڵبڕا و بەندکراوی شاقەلان خێڵی داوان شانشینی سەر هەواران تا بەکەی خێڵی داوان شانشینی سەر هەواران تا بەکەی ژینم نان و ئازادی و ئەوی کۆڵی سوور و کۆچی سوور و مەرگە باران تا بەکەی ڕەنگی شادی با بگۆڕێ ڕەنگی خەمخانەی وڵات کۆچی یاران کۆڕیشینی سەرمەزاران تا بەکەی دەنگی شادی با بگۆڕێ ڕەنگی خەمخانەی وڵات کۆچی یاران کۆڕیشینی سەرمەزاران تا بەکەی کۆچی یاران کۆڕیشینی سەرمەزاران تا بەکەی دەستان خۆش بە زۆر دەنگت هەر خۆش بە یاڕەبی کاکزانیاکە جوڵەبی تۆ لامە کاکزانیار هەرچەم هاتوو چۆیش وەڵڵاهی لاک تاکات هەموو جارەبەی بڕۆی یەخوا دەنگت ناڕزە بەخێر بێتەوە خۆشحاڵ پێشکەشتان بێ شتێک لە مورد ئەم بەرهەمە و پێشکەشتان کرد عرسکەم لە خەمەتانە پارەکە ڕێک بۆ نەورۆز بوو کلیپێکمان کرد بە ناو چیرۆکی زاگرۆس چیرۆکی زاگرۆس لە سەرەتاوە کە دەست پێکات ئەگەڕێتەوە بۆ یعنی هەزاران ساڵ پێش لە میلادیش کە لە منتەقەی زاگرۆسا ژیان چۆن بووگە چەی بەسەر تێ دوای ئەوە بەرخۆدانەکە چۆن ئەبێت و چۆن ئەبێ بە هۆی ئەوە کە جەشنێ بەناو نەورۆز پێش بێت ئەمە کلیپەکان لە مورد نەورۆزەوە هەست و بەناو چیرۆکی زاگرۆس ئەم بەرهەمەکە ئایسە پێشکەشمان کرد بەشی سێ ینی قۆناغی سێمێ ئەو کلیپەسا کە نیشان لە بەرخۆدان و بە ئیسلاح خۆڕاگری گەلەکەمانە بەرامبەر بە زوڵم و ئەستەمێکە لەلایەن ئاشووریەکانەوە هاتکە بەسەر کووردا و خۆڕاگریان کردگە بە نسبەت ئەو شتە کە دوای ئەم خۆڕاگریشە ئەوێ بە سەرکەفتنێ کە ئەوە تراکێترە ئیشەڵا لە بەرنامەگەل بەعدیە پێشکەشتانە دەستخۆشجامە بەشێکە لەوەی کە ئێمە شانازی بە جەژنەکانی خۆمانەوە بکەین و شانازی بە تاکی کوردەوە بکەین بەوەی کە هەمیشە بۆ بەرخودان هەمیشە بۆ هەوڵی ئازادی جا ئێمە بینەرانیش کە گویان لە جەناب تەبێتێ ساڵکارانم بەشیشان لە کلیپەکە ئامادە کردووە بە ئێمە بینەرانیش بەیەکەوە بە شانازیەوە بینەری بین سپاسدانەکەم. ئێمە پەروەردەیلانکی یاکسانین سادەی زاگرۆس و سروشتی جوانی ئێمە پەروەردەیلانکی یاکسانین سادەی زاگرۆس و سروشتی جوانی پەروەردەی عەشقی ژنخوای هەتاوین پەروەردەی عەشقی ژنخوای هەتاوین دەروەستی ماف و هێزی ژنانی ئێمە پەروەردەی لانکی یەکسانی زادەی زاگرۆس و سروشتی جوانی ئێمە پەروەردەی لانکی یەکسانی زادەی زاگرۆس و سروشتی جوانی
خۆشی ژیانمان جوانی و هەڵپەرکی و خۆشی ژیانمان ڕەنگ دەبەخشێتە دەشت و کوسارمان ئێمە پەروەردەی لەنکی یەکسانی زادەی زاگروس و سروشتی جوانی ئێمە پەروەردەی لەنکی یەکسانی زادەی زاگروس و سروشتی جوانی ئەیەخوا دەستان خۆش بێت بەڕاستی زۆر جوان زۆر کارێکی جوان بوو سپاس نەشئەیەکی زۆر گەرمانەی کوردانە گەڕانەوە بۆ مێژوویەکی خۆمان جار هەموو ئەو دیمەنانەی کە تیای بوو لەگەڵ ئەو جۆش و خڕۆشەی گۆرانیەکەیە هەم لەوەی کە چۆن لە ڕابردووە ئەو دابوونەریتە جوانەی بێشکەمان بیرکەوتەوە چۆن پەروەردەکراوین خواردنی خانمانمان بیرکەوتەوە ئەو شێوازە کارکردنەی کە نەرید بووە چۆن لە جۆڵایەتی و لە چنین و لە تێکەڵبوونمان ئەو جلو ئاڵواڵا و کوردیەی کە خانمان و پیاوان بۆ شیویانە نەخوا دەستان قوربانت بم پێشکەشتان بێکوێ وێنەی ژیرام کاک سەرکۆی عەزیز ئەمە هەر لە سنا لە ئاوایەک نزیک بە سنا لێنە وەک دێهاتێک گوندێکە لێنە تۆمارمان کرد ئەم کارە ینی زۆری خایان تا چڕوپڕمان کردیانێ لە هەم لەبار موزیکەوە و لەبار شارە و هونەرمەندەکانیش وەک گۆرانی بێژ وەک ژەنیار یانە سایمان کرد ئەوانەی کە ئیتر لە ڕۆژهەڵاتە بەناوبانگن و دوای ئەوە ساحب ستایلێکن بۆ خۆیان لە لێدان سازە ئیسە بێژیت لە ئامێرەکان ترا و هەروەها گۆرانی بێژەکان لەوانە ئیسفادەمان کرد بە خاتر ئەوەی کە ئەو یەکڕێزیە ئەو هەماهەنگی و ئتحادیشە بتوانین لێنە لە ناو هونەرمەندەکان و هەروەها ئەمە شتێک ئەتوانێت گشتگیر بێ ئەتوانی بێژین لە ناو کۆمەڵگایشە ئەو یەکیەتیە ئاوا دروست بێت ئەزانێ کە گشتی بەیەکەوە ئەتوانێت کارێک ئاوا بکات و بە دۆر یەکی شەو جەمەوە بنەوە ئەی دەستان خۆش بێت کاتە هەر کەسێک ئەگەر حەزی کردوبارە یان بە تاواتی کلیپەکە ببینێت هەر لە یوتیوب سەرچێکی بۆ بکەن چیرۆکی زاگرۆس لەسەر یوتیوب بڵامان قوربان بێگومان حەزیشەکەم هاوکارانم لەوانەیە بە بۆنی جەژنی نەورۆز و لە شاشەی کورسات بەردەوام هەبێت و کلیپە ئینشەڵڵا کە بینەری جاری وایە حەزەکەی خۆدا بنیشی بە دیاریەوە لە یوتیوب هەیە دەستی خۆش لەگەڵ باشە های لە خزمەتتانە قوربانم سپاس دەکەین بێگومان شوێک وەرەگرین بەڵام جێمان مەهێڵن چکە کۆمەڵە بەرهەمی کەمان ماوە و هاوکارانیشم لە شار و شارشەکانی تری هەرێمی کوردستان بزانین لەوێ جەژن چۆن بەڕێواچێ و کاڵین جەژن چۆن بەڕێوەچێ بزانین چۆن خۆشیان ئامادەکەن بۆ ئاگرەکەی ئێوارە تۆزێک بارانەکە کەمی کردووە ئێمەش لە کورسات داروشتت حازر کراوە بۆ ئاگری نەورۆز لەگەڵ هەر بارودۆخابێ هەر کورساداگری خۆمان کردێتەوە چکە جەژنی نەورۆز زۆر پیرۆزە خۆی نەورۆز یعنی زاڵبوون و سەرکەوتن بەسەر تاریکیەکایە ئینشەڵڵا کە کورد هەمیشە هەر سەر ئەکەوێت بەسەر هەموو نەهامەتیەکە باوڕێن لای ئەم بچانە لەگەڵمان بەردەوام بن. خۆشەویستان ئێستش پەتەتەمان سوور کردەوانێ بیبەرمان سوور کردەوە پیازمان سوور کردەوە ئێستش خەریکی قەڕنابیتەکەین کەمە تەواو بوو اینجا باینجانەکە سوورەکەینەوانێ تا کۆمەش حازرە بێ زەڵاتەکەمان لێرە کردووە بیبەر نۆک پیاز خیارەکەمان داناوە ئێستش خەریکی کاوەکەین کە وردیەکەین بووی لە ئاخیرە تەماتەکەی تێکەین بۆی ئاو نەیاتەوانێ تەنها ئامادەکاری زەڵاتەکەگەین و بەهارات و شتیشمان تێ نەکردووە هیچیانی ئەمە تەنها زەڵاتەکەیە تا ئەمەش حازر ئەبێت
قەڕنابیتەکە حازرە بێت بە دوایە باینجانەکە سوورەکەی نەوانی وەکووتمان لە ئاخیرە تەماتەکەی تێکین بۆی ئاو نەیاتەوانی بۆ زەڵاتەکەش ئەمە خوێ زەیتی زەیتون ئاوی لیمۆ زایدەن زیرە بەکارێنین کە تۆش حەزت لێ وە شتێکی تر بەکاربێنی حەسەب ڕەغبەتی خۆت نعنایە معدەنووسە کەرەوزە بە اختیاریە لای خۆت کوتمانەکە زەڵاتەکە بەم شێوەیە ورد بێ جوانترە مەزەڵاتەکە بەس تەماتی ماوە لەگەڵ بەهاراتەکانە وش دوایی بەهاراتەکەی تێکین لەگەڵ تەماتەکەیە وەکو وتمان ئاماژەمان پێە بۆی تەماتەکە ئاخیرا تێکین بۆی ئاو نەیاتەوانێت ئەمە وەکو زەڵاتە لێرە ئامادەیە پیاز ئامادەیە پەتاتە بیبەر باینجانەکەمان ماوە سووریگەین لەگەڵ ئەم قەڕنابیتەیە قەڕنابیتەش تەواو بووە کە ئەمە تەواو بوو باینجانەکە سوورەکەینەوانێ و ئامادەکاری بۆ مەقلوبەکەکەین جا بەم شێوەی لێبێت هەر هاوکارم بەم شێوەیە بێت یانی توانین دەریکی ئێمە قەڕنابیتەکەمان زەر نەکردووە هەر بە شێوەکەی خۆی شتومانەوەنێ و کورمانە ڕۆنەوە بۆی ئەگەر تۆ زەردیکەی پێشوەخت اینجا سوورێکی تەوانێ و کاتە دوای ئەمە یەکیدە مەنجەڵەکە و ئەتوێتەوانێ نەرم نەرمە بێ ئەتوێتەوە هەڵەوەرێ بەس لەمایە ڕەختەر دەرەچێت باشترە ئەگە حەز لێ بە زیاتریش ڕەختتر بێ ئەتوانی بیکەیتە کەمێک ئار دەوانێ ئەنجا بیکەیتە زەیتەکە تەوانێت بەس بۆ مەقلوبە زەڕوور ناکە و بابێکی خواردنێکی ترەوێ کە حەزت لێ بێت توانی بیکەوە بەم شێوێ ئەمەش باینجانەکەیە ئەمە خوێمان لێیاوە باینجانەکە ئەم دیوە ئەو دیوی ئەم ئاوەی دەرەکات نابێت هەبێت بەکەی کلێنسێک ئەم بەشەی وشکەکەی نەوانێ بەترێکێتە ناو زەیتەکەوانێ تاوەکەم سیانی گرت ئەم سیانە تاوا بوو ئەنجا وەجبەیەکی تر سوورەکەی نەوانی تقریبەکە تۆ بتەوێ بۆ 4-5 نەفەر توانی 4-5 باینجان دابنەی حەسەب ئەگەر حەزت لێی بوو زیاتریش بێ ئاسایی تا من باینجانەکە سوورە بێتەوە هێنمە دەرەوە و ئامادەکاری بۆ مەقلوبەکەکەم چارەکە بیزەقەیەکی تر دەرفەت بێ گەڕێنەوە لاتان ئێستاش دەگەڕێنەوە لای هەردوو هاوکارمان خاتو سەحەر و کاکسەر کۆ بۆ تەواوی پرۆگرامەکەمان ئای دەستەکانە خۆش بێ شێف چوومە لای لە ناوبڕەکەیە کە چوتی ئەم ڕۆشتەکانە منە زۆرە نازانم چۆن دەست پێ بکەم بەردەوام بە شێف وەڵام بەس باینجانەکە ماوە باینجانەکە سوورە بێتوانێ دەستە خۆش بە ئێنمام لاوە و ئەنجا دوای ئەوە مریشکەکە باینجانە تەرتیباتەکە لە ناو مەنجەڵەکە ئەوەی تەرتیبەکەین تا ئەوش حازرە بێ ئەمە زەڵاتەکەمان کردەوە بەس تەماتەم تێ نەکرۆ لەگەڵ بەهاراتە تەماتی تێکەم ئاوایەتەوە دوایی زۆر ناشین دەرەچێ بۆیە تەماتەکە ئاخیر تێکی ماشەڵڵای لێ خێرایەت بە دەسوبردا اینجا شێف پۆشل کردووە ڕێباز خۆشتر کاک ڕێباز پێشەوە هاو بە منی وتی وەسی باینجان کەم مایکەکە بگری بەدەستەوە کاک ڕێباز بۆ من هاتم کە هەدی مەنەکانم بینی شێف خەریک بوو باینجانەکەی سوورەکراتم بڵێم شێف ئێستا چی خۆشە ئەوەی گەرمەوە گەرم دانیشە باینجانانە خۆی تۆڵی حەزم خۆش بێ خوا لەشی ساغ بێ هەموو خواردنێ خۆشە و خوانەی بڕێ پێمان بڵێ بەیانی چی خواردووە بەیانی ئەم بەیانیە وەڵام من نانی بەیانی خستە سەعات 2 شەو کفتیان بووێنە ماڵی خەزورم دەستیان خۆش ماڵی خەزور بەڵێ ئازانیان نانی بەیانی ناخۆم 2 شەو ئەیتر کفتەما خواردیەوە ناخۆش وەڵا بە نیازی پارچە ینی بە یادی پارچەوە من ئەم شەوات پارچەی خۆم کرد
بێوە ناخۆش بێگی نەرانیش ناخۆش یاخوا عافێت کفتەیەکی بە لەزەت و بەڵام هەرچێک بۆ زۆر ئیشی باشی کردووە ڕۆژانی ترکە ئەهات ئێوە سەرەتا هێشتا خەوەکە بەری نەداوم ئەمڕۆ کە هەر هاتی خەوەکە آخر نەخەوتم نەخەوتم تا بەرم بە بخەوتمە هێزە بۆ خەبەری کردمات لەگەم مەقلوبەیە پێشاوتت پێی بڵێ چۆنە حەزی لە مەقلوبەیە من بە عامەر حەزم لە بانجان نییە خوانەی بڕیانی بەڵام هەر نایخۆم بانجان ئەو خواردانە زۆرن کە لە ژیانی منانین مەسەلەن قاز و قەل و سەر و پێ و جگەر و خەفەتی لێغۆی یاچی ناخۆم هەر ئەوانە بە کامەلی ناخۆم وەڵا ئێشتا سادەکانە خۆبی سەر خۆزی و شفتە و قەناعەت زۆرە کاکخوار بمێنی کاک زانیار تۆ چۆنی لەگەڵ خواردنی ئەمانە بۆ حەز لە بانجانە لەخوا بەزیا بێ بۆ من فەرقی نییە لەبەر نەرمتر ها ئارە وڵات لە کوچێک نەرمترێ مێژین لە کوچێکە بخوانی بڕ لەخوا بە زیادت ئەی لەگەڵ خواردن دروستکردن ناچەوی کە شێف خەریک بوو دروستی ئەکرد زۆر بەدقەتەوە سەرنجە ئەدا نازانم چێژەوە لەگریان خۆشت دەستێکت هەیە لەگەڵ دروستکردنیا بەس هیلکە و ڕۆنێکە زانم و هیلکە و تەماتەیەک کاتە خات و ڕۆژینە زەحمەتە کێژێ وڵا دەست و پوختێ زۆر خۆشی هەیە وەتر نیاز ناکەم من حقیقت خۆمی پێ مەشغوڵکەم بۆ ئاشپەزی و چ دروستکردنەوە زانیار ئەگەر دوایش هاتڕۆژینە ویستی شتێکی هەبوو لەسەری لەوێ خواردنی جێژن ئێستا لێرە لە لای خۆمان لە سلێمانی باشوور ئەبینی قەیسیەکەی تیانە بیانی جێژن نییە باشە ئیتر گۆشت و مریشک و برنج و ئیتر هەمووی بەیەکەوە درستە لای ئێوە چۆن خواردنی بەهێناوی کاکەگیان لەو وەختە و کە من بیرم بێ مناڵ بووم ئێمە شتێکمانە سەوزی خۆرێشت نازارم قورمە سەبزی پێوەن بەفاعلیان بۆمان بکات ئارێ سەوزی خۆرێشت بووگە من لەو ئانەو کە لە بیرم بێت باشە سەوزی خۆرێشت بووگە بیانێ بۆ ڕۆژ جەژن کە جەژن ئێتر ئەعلامە وا شەوێ بەر لەوە ئەعلامیانەکرد کە بەیانی جەژنە مەزە من ئەومە لە بیر تێ دایکم خۆی شەودا نیشت مەزڵم خۆرشتەکەی لێ ئەنیا ئێتر ئێمە باوکم کە ئەچوا بۆ مزگت و ئاهاتەوە نوێش جەژنیە کرد سڵاو ڕێزم هەست بۆ دایک و باوکیشم هەڵێەوە جەژنیان لێ پیرۆز بێ ئەوەی سەکەفتە بیرم مەزایەتر دوای ئەوە کە نوێش تواو ئەوە باوکمە هاتەوە ئێمە بۆ بەیانی خۆرێ سەوزیمانە خوار ئاوا بوو نەریتی خۆمان ئەڵبەتە شایدم چەند ساڵ ئەخیرە ئەو ڕەوشە نەماگە وەێ هەر ئەو شتەکە من لە بیرم بێ لە مناڵی و تا حتا بێژم 10 ساڵ 15 ساڵ لەمەبەریش ئام ڕەواڵە هەر بوو ئەی ئێستا جەژن بۆ نمونە خۆتان لە ماڵەوە چی دروسەکان چیت بۆ دروستەکات وەڵا کاکە گیان ئێمە ڕۆژ جەژن معموڵەن یا ئەچین بۆ ماڵ باوکم یا ئەچین بۆ ماڵ خەسوو یانە ئێمە خۆمان یا ئەچین بۆ ماڵ باوکم یا ئەچین بۆ ماڵ خەسووم و ئیتر لێنە زەحمەتین بە ئەوان حقیقەتەکە خۆش خۆشە ماڵە گەورەکان ئەڕۆی سفرەکە ئەوە گەورە ئەخەن هەمووی لی کۆبنەوە بەرەکەتی تایە کوردی شڵە لە داهاتوێتتر مناڵ و شت هەبێتی ماڵی خۆت دەبێت خەڵک بۆ لای بەس تاکو بێ هەر ماڵی باوک بۆەوەی ئاها چراکەی نەکوژێتەوە جەژدانەوەی لێ کۆ بێتەوە جێژێکی بکەی هەیە خواردنی ترەگەر کەم بێت زۆر بێت بە قەرە باڵقی بێت کاکزانیار لە بەشێکە ئاوایە کرد لە دەستی سەرکەوت ئێمە تەزبیحەکەمە زۆر باسیشی ئەکاوەسپێکە بەڕاستی گرتم بە دەستمەوە ئاوایەکەێک بەخوارڕێک ئەها ئارامی ئەیا بەناوەکەی دەست کاکزانیار جا لە لای ئێوە پیاوە لە ڕۆژهەڵات تەزبیح ئێستا لە باشوور زیاتر قەزوان هەیە بەڵام لەوێ ڕەنگی زۆر ئەنوا وەقسام وەک بێژی کوچکگەل کە کوچگەلە زیینەتیە بە ئیسلاح لەوانە ئەکەن دوایەوە سندەلووس هەست ناوگەل لە جۆرا جۆری ئەزەونە شارەزایم لەسەری نییە ئارەوەڵا گرانیشە ئارەوەڵا شامەسعود هەست بەڵێ بڵێ شامەخسوود ئەمە زۆر زۆر تایبەتە ئەمە ئەیسەر دەمەوە ئەمە من زۆر سپاسی کاک ناسیحەکەم ناسیح ئەو فۆتۆگرافەرە وەیەکێکیشە لەو کەسانەی کە بەردەوام بە کامێرەکەیەوە لە هەموو پارچەکانی کوردستانە ئەمە یەکێک لە گوندەکانی باکووری کوردستانە ئیشی دەستە
و من بۆکو یادگاریکی زۆر خۆشێزدای خۆماڵم گرتووە دەستی خۆش بێ بڵێ و زۆر دڵم پێی خۆشە جا بۆ شتێکی ئەوە تایبەت نەبێ نایەمەدەچکە لای خۆماڵەت تەزبیح مڵکی کەس نییە جا حەز ناکەم بڵێم بفەوتێ بۆیە زۆر لام گرنگە و زۆر لام پیرۆزە بۆی هەر هەڵوشم گرتەوە بۆ یادگاری جا ئەمە لای خۆمان پێڵێن ئەبڵەقە شێوەکی دینەکەی ئەڵێ هەتا دەستی زۆر لە دەستا بێت ڕەنگی جوانتر ڕاستە یا خۆ پیرۆزت وڵا بۆ مەساجی ناو لە پیتە زۆر باشە بڕۆنە لای سەڵاح لە هەڵەبجە بابزانین پارێزگای هەڵەبجە باڵێ بەیانیت باش سەڵاح بانی باش سەڵاح پیرۆز بێت یەخوا جەژنێک بێت پڕ لە ئارامی بۆ هەموو کوردان و بە تایبەت بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان پێمان بڵێ ئەمڕۆ جەژن لە هەڵەبجە چۆن بۆ تام و چێژەکەی سەحەر سەرکۆ جەژنتان پیرۆز بێ سەرکۆ گەرنم ئازاکە هەمیشە نەمەوت سەرکۆ هەمیشە ناوم بە کۆسارە هێنایی چەند جارێک ناوم بە ئیشتیبایە نابێتی ببوورە هیوام وایە کام جەژنە جەژنی خۆشی و شادی بێ بۆ هەموو لایەک بۆ بینەرانی کورسات بە تایبەت و بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێە و ئەم جەژنە سێریەوە مەکەن ئێستا کە خۆرکەوتوەوە باوەڕکە کەمێ پێش ئێستا تاوێکی بارانی زۆرتون بوو ئەمەشەوە کار بوو کە جەژنەکەی ئەمڕۆ بەراورد بە جەژنەکانی دیکە کەمترین جوڵەی کۆمەڵایەتی دیار بێت بەڵام خۆشبەختانە بەیانی ناو مزگەوتەکان لەگەڵ دەستپێکی ڕۆژداوە کردنەوەی دەرگای مزگەوتەکان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن ڕۆژێکی زۆر جوان دەستی پێکردوە مزگەوتەکان بە شوازێکی زۆر باش قەرەباڵغ بوون لەگەڵەوەشدا مامۆسایان لە ڕێگەی مێنبەرەکانیانەوە بە وتە شیرینەکانیان هاوڵاتیانیان هاندا بۆ ئەوەی کە لەم ڕۆژە جوانەدا لەم ڕۆژە پیرۆزەدا ئەم ڕۆژە بێتە هاندەریان بۆ پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتی و ئاینی و مرۆڤایەتیەکانیان و کار بکەن بۆ ئەوەی گیانی لێبوردەی لە ناویاندا زیاتر گەشە بکات خۆتان نەزانن ئەمڕۆ لەگەڵەوەی کە ڕۆژی جەژنی ڕەمەزانە هاوکات کۆتا ڕۆژی وەرزی ساڵی کوردیشە ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی نوێ لە ساڵی نوێی کوردیشدا دەست پێ دەکات ساڵانە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە لەژێر چاودێری پارێزگاری هەڵەبجە بە بۆنەی هاتنی ساڵی نوێی کوردیەوە چالاکی جۆرا و جۆریان ئەنجامەدا بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو دۆخە نەخوازراوەی کە ناوچەکەی کەوتووە تێککەوتووە بەهۆی ئەو جەنگە نەخوازراوەی کە تا ئاستێک دووکەڵی ئەو جەنگە ئاسمانی هەرێمیشی گرتووەتەوە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و پاراستنی سەلامەتی گیانی سەیرانی کەران و گەشتیاران بڕیاریاندا ئەم ساڵ هیچ جۆرە چالاکیەک بە شێوازێکی ڕسمی بەڕێوە نەچێت ئەمەش جگەلەوەی کە بارانبارینەیە جگەلەوەی تەڕوتوشیە لە هەمان کاتا مەترسی ئەو جەنگاش و مەترسی ئەو گردبوونەوە گشتیانەش لە بەرچاو گیراوە بۆیە لەگەڵەوەشدا کەوتمان ئەمڕۆ ڕۆژی جەژنە واتنی ساڵی نوێی کوردیە هیچ بۆنە و چالاکیەک بەڕێوە ناچێت تایبەت بە هاتنی ساڵی نوێی کوردی بەڕاسمی بەڵام ئەوەیشی کە هەیە هاوشێوەی ساڵانی پێشوو جەژن مادام کەوتووەتە ڕۆژێکی وا بارانبارینەوە و لە دۆخێکی بارانبارین هەیە جموجوڵەکان تا ئاسێکی زۆر لاوازە جموجوڵە کۆمەڵایەتیەکانیان تەنها ئەو هاوڵاتیانە زیاترە چن بۆ لای کەسانی دەرەجەیەکیان و کەسانێک کە کەسێکی ئازیزیان لە دەستدا بێت یاخود بە جۆرە لە جۆرەکان بیانەوێت کۆمەڵێ برا خوشک لە چواردەوری یەکدا خڕ ببنەوانەی کە ئۆتۆمبیلیان پێ ئەمە بینین کە جموجۆڵی ئۆتۆمبیل هەیە ساڵانە ئەم سەرکۆڵانانە ئێرە گەڕێکی شارەوانیە و زۆرترین پەیوەندی کۆمەڵایەتیەکان خەڵکی لەبەرەوەی چەند گوندێکی دیاریکراو لێرەدا دادەنیشن لەم گەڕەکەدا زۆر پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەم گەڕەکانەدا بەرچاو دەکەوت و زیاتر هاتوچۆ و دراوسەکان بۆ لای یەکتر و ئەم گەڕک ڕۆشتن بۆ لای و گەڕک و سەردانی کرد لێرە بەدی دەکرا بەڵام ئەمڕۆ بەهۆی و بارانبارینەوە کەوتم ناوچەکەی گرتوێتەوە ئەو جموجوڵە کۆمەڵایەتیانە زۆر کەم بۆتەوە بەڵام بەگشتی جەژنێکی زۆر جوان و ئارام و لەسەرخۆ و لە دۆخێکی زۆر کەشای بارانی جواندا بەڕێوە دەچێت بەیوای ئەوەی کە ئەم بارانە لەگەڵ خۆیدا
ئاوێک بەسەرە و ئاگرەشا بکات و لەگەڵ خۆیدا خۆشی و خۆشگوزەرانی بێنێت. ئیشەڵڵا دەست خۆش بێ سەڵاح لێرەوە گردنی خۆش و ئازابێت توێکێکی لە هاوکارە ئازیزەکانمان لە هەڵەبجەی خۆشەویست مەشەڵڵا و لێبچلەکانیش زۆر جوانە یەخوا پیرۆزە بێ یاخوامە بارانێکی بەڕەحمەت بێ لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ئیشەڵڵا لە پارێزگای هەڵەبجەش ئەم جەژنە لەگەڵ جەژنی نەورۆزیژە بێتە مای خێر و خۆشی کە بتوانن هاوڵاتیانیش لەوێ کە بتوانن جەژنەکەیان بە خۆشی بەڕێکەن ئێمەش لەگەڵ دوعای تۆیان ئیشەڵڵا ئەم بارانە بێتە بارانێکی ڕەحمەت بۆ دامرکانەوەی ئەم شەڕ و شۆڕەی کە بەرەوکی گرتوین بۆی خەڵک بتوانێت بە ئاسوودەی بژی دووبارە سپاس بۆ تۆ هەر لە جەژنا بن هەر لە خۆشییا بن دەستخۆشیش لە کامێرەمانەکە دەکەین جەژنە پیرۆزی لێ بکە بەناوی ئێمەوە ئەویش لەگەڵ تۆیان ماندووە لە سپاسانەکەین زۆر زۆر مەمنون. با بگەڕێنەوە ستدیۆ بڕێنەوە لای دەنگە خۆشەکەی کاکزانیار ئایبۆنا ئەوە جا ئێمە هەر قسەمان کردو ئەمڕۆ کاکڕێباس هەر پرۆڤەی کردو خەریکی ڤایۆلەنەکەی بووە ئاها سارد بووە مایکەکە کاکزان بە منەڵێ هەر من خۆم گەرمەکەم و تۆ ساردمەکە تۆ سارمەکە نا ئەو دەرگای کرابوویەوە هەواکە دەرگاکە ساردی کردەوە یا سەر ساردی کرد کاکێ من دەرگاکەمان بۆ مەکە لە دوو لاوەمە سارد دەکات دەرگاکەش دانی کفتەکەش دەرەقەت نایە دەفەرمان لەبەر هەمەکەی کاکزانیارەوە عفو Yeah.
دەنگی تۆ سەرخۆش بێت دەنگت نەڕزێ یەخوا گۆرانێکی زۆر زۆر خۆشە دەنگێکی زۆر کوردانەیە زۆر ماشەڵڵا زانیار جا هەر دەنگێک کە خۆش بێت تایبەتمەندی خۆی هەیە ئێستا لاانێ بۆ نمونە کەسێک دەنگی خۆش دەتوانێت گۆرانی با بڵێن زمانەکانی تر بڵێتەوە دەنگی تۆ زۆر کوردانەیە ممنونم گۆرانی ئەڵێ بنیام ڕێک ئەها شاخ و دەر و دەشتی کوردستان ئەەکەوێت یەکە لە هاوڕیان ڕاستە کە گۆرانیەکان کاتێک ئێڵێتەوە بیری دەنگی مامۆستا ناسر ڕەزازی گۆرانیشێکێکە لە گۆرانێکمان بەرامەکانی من حەدم لەوێ لێرە چاو مامۆستا ناسر ماچەکەم ئێمە ئێتر وەک ناوچەی سنە بێژین مامۆستا ناسر ڕچەشکێنێک بووگە بە ئیسلاح بێژین یا ڕچەڵەکێکی دا هاورگە ئێتر بوو گەسە وەک چۆن بێژی مەکتەبێک لە گۆرانی وتنە ئەزانی فرە کەس سایەکە کە وەک ئەڵبەتە حەدیان نەوێت یا حەدمان نەوێت وەلێ مامۆستا ناسر ئیتر ئەو بووگە بە وەک چۆن بێژیت ڕچەشکێنێکە لەم بوارە ئەزانی وە فرە کەسیش کەفکە بە شۆنیە ئەو ڕەوشە ئیدامەعات ماشەڵڵا ئەو هەستە جوانەت هەیە ئەتوانم داوای بکەم بە کاگرێبازم و سەرەتای پرۆگرامەکە بەس خۆت لەگە سازەکە و شتێک بەتڵی خۆت بۆمان بڵێ بەسەر چاو بەسەر چاوەکەم بە شانازیە ئەگەر کاکە میر ئێستا شتێک نایەتە زێنم هەروە بە سازەکە و وەلێ پارچە موسیقایەکتان پێشکەشەکەم باشە بەسەر چاوەکەم. çavim hesirde bare wara wara rukanam wara 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 çav kalam
چمسی هر دم چاوم حسر دباره ئەی خوا دەست خۆش دەست خۆش ڕۆشن لە پڕا ئێتر چوومە سەر ئەو گۆرانیە وتم با یەکسەر ئەوەی شەبێت من هەڵە نەبووتم خۆت بڕۆکەی شتێک خەجاڵت قوربانێکی زۆر مەمنونم پێشکەشتان بێ ڕۆشن هیوادارم بەدڵتان بوێت قوربان داوای خانمی شاق و پوڵەکەی لە ماڵۆگە داوای گۆرانیە بیزیشێ ماسێکۆ منە پرسیارم نادروست بوو خات و ڕۆژی نادەفەژەنە کاک زانیار گۆرانیەکە کە هیچ ماشەڵای لێ بۆ دەنگە خۆشەی سازەکە شەژەنێت لە ماڵەوە چۆنە کەشی ماڵەوە خات و ڕۆژی ناکە تۆ پێمان بڵێ والله بێناپێن بێک و ساز لێ ئاین خۆ بیتر مەسەڵەن پاشە موزیکی ئامادەکەژێ وەرە ڕیتمەکەت پێرا پێکەوە پرۆڤێک بکەین بەڵامی سە و کوڕەکەمان تۆزێک ناڵێ جاران خاستر بوو ئێستا کەمێ هارێژی منیش کەیکمە ژەنیار ساز لێ بەم و تێک دەفەکەی منەوە ئامێرەکەی زانیارەوە کوڕێکی جوانتانێ یاخوا خوا لێ ئێستۆ کاک زانە فێری میوزیک و شتی بکە وەڵا خەریکە بۆ خۆی دەست ئەرەوەڵا خەریکە ئایسا کلاسە سەرەتاییەکان ئێتر خەریکە وردەوردە دەست پێگایسە لەسەر مێلۆدیکا خەریکە فێرەوێت قەیچەکە ئەو مناڵە خۆش ئەو جوڵە شتەی هەبێ خۆشە دەستکاری نەکانتان نەگا ئەرە پێشتر بێک و چەند ساعت پرۆڤەمانە کرد بەڵام ئێستا تێژێ منیش گەیکمە بژەنم ئیتر مێلۆدیکاکەی تێرێ ئەژێ میش گەیکمە لەگەڵ ئێوە بژەنم و ساز لێ بم ئیتر ئێستا تۆز لە پرۆڤە کەفتکن خەوێنی هەروەی نابێت دەنگ بێ ناشی خەوێنی درێگە و سازێکی بۆ لێ بنێنە بچی جا ئەمڕۆ شێف چێشتەکە هیچ کە لێ ئەنێ لەگەڵیشە ئەم میوزیکە خۆشانەشە چێتە گوێەوە چێش بەخشە وایە شێف ڕەوشت لە کەشێکی ئەوایە ئیشکرد خۆشت دەرەچێت خۆشتر دەرەچێت دەستەکانی خۆش بێت بەردەوامە بین بەس من حەزم کرد لە کاکزانیار پرسیارێ بکەم لەگەڵ ئەوەی کە خۆت هاوا گۆرانی ئەڵێیت و میوزیک گروپێکی تایبەتان هەیە لە سنە بتوانن بەیەکەوە پرۆڤەکان بەڵێ ئێستا باسی کلیپەکەت کردوتی ئەمە چەند کەسێکی بەناوبانگی ناوچەکانە و شوێنانەی ئەوێ کۆتان گروپێکتان هەیە کە بتوانن ئەرێوەڵا کاک سەرکۆی عەزیز لەگەڵ یانە چەندانە گروپمان هەست یەکێکیان تیرێژە یەکێکیان هەر ئەو زاگرۆسا کە ئەو کلیپەمان کرد یەکتریشیان بەناو ژیندار لەگەڵ ژیندارە زۆرتر بە یەکەوە کارەکەین چوار کەسین ئامێرەکانمان هەلێرەوە ڕێز و سڵاوم هەست بۆ ئەندامان گروپەکە کاک پژمانە کاک فەرازە کاک پوریاس عەرز بێ لە حوزور تا فستیواڵ و چوزانم کۆنسرت و ئەوانەی فرەمان بووگا عەرز بێ لە حوزور تا گروپ تیرەش گروپێکی هەر وەک بێژی فێرخوازەکان خۆمن بەس ئامێر سازە یەکسەر ئەوی شەر بەردەوامین و خەریکین زاگرۆسیش وەڵا کار زۆرمان هەست یانە کار فرەمان حازرە بەس شەرایەتەکە جۆرێن نەوگا ئەوەسە ئەم ئینتەرنێت توشتە لە ئێرانە ئەمە نزیک بە 2 مانگە داخریاگە ئینتەرنێت توشتە نییە یانێ بۆ کلیپکردن و بڵاوکردنەوەی تۆزێ ئێتر کارەکەمان وەستاوە لێنە هەوڵێکە بەرهەم فرەمان ئامادەکردگا ئیشەڵا لە دواییە کە بڵاو بوو حتمما پێشکەشتانی ئەکەین و کە لێرێشا لەسەری فرەتر قسە بکەین عەرز بێت تەک ئەو گروگەلا کارەکەین و وەڵا بە خۆشحاڵیەوە ئەرێ وەڵا هەر خەریک چالاکین و هەسمان بەخوا بە زیاد قوربان لە ڕۆژهەڵات بۆ نمە هەر لە سنە ماشەڵایان لێبێ ئەمەنە داهێنەرن لە بواری بۆ نمونە میوزیکە ئەمەنە بلیمەتیان تیا هەڵ ئەکەوێت تەمەنێکی گەنج بەڵام ماشەڵڵا دەنگێکی بەتوانە یان ژەنیاری بەتوانە ماشەڵڵایان لێبێت تەنیا ئەوەیە زەمینەکان پێویستە تاکۆم ئەستێرانە دەرکەون جا خەڵکی سنە سلەیمانیان زۆر پێخۆشە شارچێتی ناکەم وایە هەروایە ڕێکەرواز ئارەوەڵڵا یاخوا دەستان خۆش لەشتان ساق بێت لەگەڵتان بەردەوام بووی وە شوێک بن وتی چی گوڵان وتی ئاکارێ
ئەو بۆی ئەو وەختەوتمەتم لە قەڵبی نەرانمان بەردام بێت چونکە لە ئاکرێ تەبانەستر ئەزانێت ئێستا ئەمڕۆ سەرباری ئەم بارودۆخە ئەوەی کەوترا بەڕاستی نابێ ئاگرەکەی ئاکرێ نەکرێتەوە هەر ئەکرێتەوە هەر یەخوا هەرگەشاوەش بێ هەر هەموو نەورۆزەک هەر ببینرێ جا لەسەر ئەم ئامادەکاریانە بۆ نەورۆزی ئەم ساڵش راپۆرتێک ئامادەکراوە لە ئاکرێ بابێ کۆ ببینین. سيباس مسك بقى قلت لك يا هولي قلت لي انه اسمه هذا من يخوض شيء لا تدوتني صبر هون كيف تبغى بودا ولا نزلون تو شو ليش تلقى ده بيزنش انا بقول لك يا فرق ما كنت تبيني اب دورا يباريا وافتالي سكندرا وتيلا وبلويزن تينا ليك دون وتينا جريدون الفيش وزاي افت تالي ساب تيلا بيك بتيتا جريدون وقت اوغر هل بيته وقت بلند تكاد بها ولا خود اف اوغرنا كبيت ازيدنا كنت برادر خو يبيش خو ويه پوش خوش دو ازيدنا كبيت وان هر دوكا جمال برا افصالا زورترین خطیر را درست بکن سالنامه کردی 2726 خطیر می درست کنین چندین گروپ اکن هاتی را لگدان الاکره سر چای آگر دهت حل کردن و برادر و دوست و حوال و گشتیارش قصد ما بکن بو آکره ام خدمت داینه و افصال انشالله دا آگره که جوانتر بید و دا آگره که خوشتر بید گل برادر و حوال و گشتیارا ملبره افصال دی جواستر بید پا سال دی که چنکی آگر رمز نوروز آکریه تبرينه هذا دونم وش تفاصيل أبرهم أخرى شو درسنا أبي تحمل نوكات قال تو قدرت تيلي كورجين تبي بزماري تبي زور قايم كينام تو خو بقريد باروغري وإلا دور بارج بناخو شو دورك يديك تحمل نوكات والله شو رجعك بيت بو قردناوي حتى أبي دورش وقت إنه كان بطلت تبيني أم بي دورة خرج باكش كان شنكي بو حتى تبي أسرع شوي بشكل قرصة جرانة دد أزيد كده دستها ووقت جاشتيور اشتت أم بيش جاشتيور بيت دست ده دورة كي ام عندك آموزگاری نیشه دن که دشتوف حل گیرید دشتوف بلند کرد دشتوف دتا پیش خود دشتوف نوی کرد اوی شوازه وقت سر کفنه بو سری چه الوی لوفه آن بو وی لوفا چیای احتمال آگر بیتا گراندن دا آگره که جوان رای که دا سر کبید چندین جه دابین کرینه و کی خارنگه یا کی بین و دانا خونی و تشتیل خاصتا وی باجره می آکیا کون چندین خونی تا تینه دابن که دابین کرن بوان خلکی گشتی را بین نام دا و خارنگه تا تینه دانان بروژا نوروز یا جبری نوروز دا و برادر و دوست و حوالش گلک خدمتکارن گل خلکی بیانی وقتی تین بنا مالا خود ورا كل شيء بقوا بينا ورا انا بقول فرص بشر عجلنا حما وانا بروكا هذول بندرت انا حما وانا بروكا ونوبتم قال لك ايش ابي بيت ابي اكسجين ابي تنفس ابي لك وقت تجي نبين السريع خور دركبي مالا بشته سرگیریش افسانه چونکه برادر خود حاضر کنه افسانه داشتن سرگیریش لیونگا گلویری گرمی لیونگا که انیا نوروزی بید که بیرهات نجاره وقتی سالت هشته دا
دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و راپۆرتە لەگەڵ ئەوەی کە نەک ئێستا بگرە بە مانگیش پێشتر خەریکی ئامادەکاری ئەو ئاگرە ئەبن خەریکی ئامادەکاری ئاڵایەکی گەورەی کوردستانە بن گەنجەکان هەمویان خۆیان ڕێگەخەن بە کوڕان و بە کچانەوە بە جلی کوردیەوە کە بتوانن چۆن مەشغەڵانەکانیان بەدەستەوە بێت لە ئێوارەیە کەیتە دنیا بەرە و تاریشی ڕوا ڕیزێکە بەستن بەرەو ئەو چیایە و بۆی کە نەورۆز بە بەرزی ڕابگرن ئێمە زۆر شانازیتان پێوەکەین ئینشەڵڵا ئەمڕۆژ ڕێگریتان نابێت چکەوە باران بێت هەر چۆنێک بێت و هەر ئاگری خۆتانەکەنەوە ئەوە شانازیە بۆ ئێمە لەگەڵتان بەردەوامە بین کە ناوبنەوە چینە لای هاوکارانمان ئێستا چینە لای هاوکارمان شاخەوان لە کەلاری خۆشەویستەوە بابزانین لەوێ ئامادەکار ئەوە لێستەوە دەنجی منداڵ و شدیە شاخەوان ئامادەکاریەکان چییە و چۆن پێشوازیان لە جەژن کردووە و چۆن پێشوازیش لە نەورۆزەکەن بۆ ئێوارە سڵاو لێبێ و بەیانی باش و جەژنی ڕەمەزانت پیرۆز جەژنی نەورۆزت پیرۆز سەرکۆ سەحەر بەیانیتان باش جەژنتان پیرۆز بێ ینی هەردوو جەژنەکەتان پیرۆز بێ ئێستا کە ئەم ساڵ هەم جەژنی ڕەمەزان و هەم جەژنی نەتەوەی کوردیش تێکەڵی یەک بووە ئەنی بەڕاستی ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە خۆشەکان بۆ چکە لە دوێنیەوەش بارانبارینێکی باش زستان گەڕاوەتەوە ئەنی کەشوهەوا خۆش بووە ئەنی کەشوهەوای ئەمڕۆی کەلاریش بەڕاستی جەوێکی زۆر خۆشە جام بەیانێ لەگەڵ هاوکارانی ترم باسی بابەتێکمان کرد سەرکۆ باسی ئەومان کرد ینی بارانەکە ئەوەندە بەهێز بوو شەو ینی باسی ئەوەی کرد کە ڕەنگەم جەژنەمان بە ئۆنلاین بەڕێوە بچێت ینی باران نەیەڵێ لە ماڵ بچنە دەرەوە دەر و دراوسێ و خەڵک ببینین ینی ماشەڵا بارانەکەی ئەوەندە زۆر بوو ینی دەنگی ئەم تەرەقەیەش بەڕاستی تۆزێک جەوەکەی ئەوە کردووە تۆزێک ناخۆشی کردووە هەرچەندە هێزە ئەمنیەکان بەردەوام بە دوای ئەو فرۆشیارانە گەڕێن ینی دوکانەکانە سزادەن کە لە ڕۆژانی جەژندانی ئەم جۆرە تەرەقانە بە منداڵان نەفرۆشت سەرکۆ بابەتێکی تر کە دیمەنی پشتەوەی من ئەمە یەکێکە لە ئەو دوکانانەی کە ینی لە ناو شاری کەلار فاسفوتە فرۆشت ینی بەم ڕۆژی جەژنە ینی لەخوا بە زیابێ هەموو ماڵەکان شلە و گۆشتێکی و برنجێکی زۆر دروستکراوە خواردنێکی زۆر دروستکراوە دێن لەم دوکانانە سەندەویچ و لەفە و ینی خواردنی ئامادەکراوە کڕن بەڕاستی ینی لەو هەموو ناز و نیعمەتەی هەشتا منداڵان ینی تەبیعەتێکی سەیریانەیە لەم بازاڕە فینگر و ئەم جۆرە خواردنانە ئەکڕن و ینی تا درەنگانێک لەم بازاڕانە ئەمێننەوە باسی ئەومان کرد لەگەڵ هاوکارم کە وێنەگرەگەشمیانی لە ماڵەوە هەموو خواردنە دروست کراوە کەچی منداڵان هەر ئەوداڵ و عاشقی ئەم جۆرە خواردنانن کە لە بازاردا لە مارکێت و شوێنە گشتەکاندا دروستەکرێ وەرە هەر ئەم ڕۆژ سەرکۆ کە نەورۆزە سبەینێ هاوڵاتیانە چنە گەشت و سەیرانگاکان بەسەرەکەنەوە بڕیارە ئەمڕۆ ئاگری نەورۆز لە تەواوی هەرێمی کوردستانە بکرێتەوە بەڵام ئیدارەی گەرمیان دوێنێ ڕاگەندراوێکی بڵاو کردەوە کە ئەو دۆخەی کە لە ناوچەکە گوزەرێ بەداخەوە و شەڕ و شۆڕەی کە زۆر جارە بینین لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان دەنگی درۆن و ینی تۆزێک شڵەژانیەک هەیە بە تایبەتی لە شەوانە بۆیە بۆ ڕێگری لە بابەتی نەخوازرا و تەنها لە قەڵای شێروانە خۆدزانی ئەنی قەڵای شێروانە ساڵانە لەگەڵ هاتنی نەورۆزدا دیمەنێکی سرنجڕاکێش و ناوازەیە خەڵکێکی زۆر لەوێ کۆبنەوە بۆ پێشوازی لە یەکەم ڕۆژی جەژنی نەورۆزی نەتەوەی ئەمڕۆ بڕیارە تەنها بەس ئاگرێکی سیمبولی لە قەڵای شێروانە بکرێتەوە یانی قەرەباڵغی نەکرێوەکو واوشەوەی ساڵانی ترەوە خەڵک کۆ نەبێتەوە تەنها ئاگری نەورۆزەکرێتەوە بە شێوەیەکی گشتی چەند ڕۆژێکە لەسەر ئاستی قایمقامێت لیژنەی ئەمنی قایمقامێتی قەزای کەلار نی ئەو ڕێوشێنانی کە پێویستن بۆ هەموو جەژن و بۆنە و نەتەوەیەکان بگیرێتە بەر و هێز ئەمنیەکان لە کارا بن فەرمانگە خزمەت گوزارەکان ئاو کارەبا ئەوانەی کە ڕاستەوخۆ گرێت دراون بە ژیانی خەڵکەوە ئەمڕۆ لە ئەرکابن نی ئێشگری پێویستیان لە بەردەستە بۆی ئەنی چ پێویست بکرێ بە تایبەتی نەخۆشخانەکان نەخۆشخانەی فریاکەوتن
و بۆ ڕوبەڕبوونەوەی حاڵەتی نەخوازراو و لە دەواازەکانی سەرک و خۆتەزانی کە کەلار هاوسنوورە لەگەڵ ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق لیژنەکانی گەشت و گوزار کە پێشوازی لە گەشتیارانەکەن ئەم چەند ڕۆژە کە گەشتیارێکی زۆری عەرەب لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە گەر بێنە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان چۆن پێشوازیان لێ بکرێ و ڕێنمایی گەشتیاریان چۆن بەسەرا دابش بکرێەوە چۆن پێشوازیان لێ بکرێ و بۆی زۆرترین گەشتیارەوانی کە دێن وەکامەژەم پێکرد لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ڕۆژانی جەژن بەسەرە بن و پێشوازیان لێ بکرێ ئەو ڕێوشێنانەش گیراوەتە بەر لە تەواوی ئەو بازگانەی کە هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی گەرمیان دەبەستێت بە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق. خۆش بێ شاسەوان سپاس بۆ زانیاریەکانت ڕاستە ماڵەوە بەخوا یەک دنیا خواردنی تیا دروستکرا بەڵام ئەوەی کەدا ئەنیشتن بەیەکەوە ئەو کەشان وەرەگر پێما بێ ئەوە زیاتر وای کردو لەم ڕۆژی جەژنای بچن دابنیشن لەسەر فاستفودەکە تا زیاتر حەزیان لە ئەو کەشی هاوڕێیەتیەکە بۆ ئەو گەنجانەی لەوێ کۆبوونەتەوە یەخواب ئارامیە هەر هەبێت ئەوە هەر کەسێک حەزی کرد لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بە ئاسوودەی جابنشت کات بەسەر برێ ئەوە لە هەمووی گرنگترە. ئەوەش چێژێکی تایبەت هەیە مناڵان لە دیمەنەکانە بینیمان کە بە یەکۆدانی شتێکە خۆن زۆر جیاوازە لەوەی کە ماڵەوە هەیە یعنی هەستی پێکەی کە ئێمەش مناڵی خۆمان کێرە چین بۆ جەژنەکە ئیتر ئەو پارەی ئەیان ناینێت لەوێ ئەو شتانەی کە لێ بووە حەزمانە کرد خۆمان بەدڵی خۆمان بیخۆین ئیتر جەژنانە بۆیان باوکو دایکمان بیانانەیە خۆمانمان خواردن دنیایەک تۆ بۆ نمونە لە ماڵەوە خواردن هەبوو شیرینی بەڵامی تر ئەوە نییە کە تۆ ئەو پارەیە دووەرەگر هەچووی بە تایبەت لە مارکەتەکە نەقڵی تر تاکڕێت بۆیە من مناڵ ئیشەڵڵا وەکو شاخوانی ئاماژەی پێ ئێمە دەستخۆشی لە هەموو هێزە تایبەتەکانەکەین و لیژنە تایبەتەکانەکەین و کارمەندانی تەندروستیەکەین کە بەم جەژنە ئەرچیانسۆتە سەرشانیان لە کەلار و لە ناوچەکان و شارەکانی تریش هیوادارین کە لە پشت شاخەوانمان بینی گەنجەکانمان ماتۆر سکیلیان پێەیە دایک و باوک زۆر ڕێنماییان بکەن بۆی جەژنەکەمان لێ تێک نەچێتیش ڕەو نەبن یاخود بەکاری نێنن یاخود ئاگایان لە خۆیان بێ ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو بەلای منەوە هیوادارین جەژنێکی خۆش بەڕێ بکەن ئێمە لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ ئەو گروپە جوانە کاکسانیار چەند بەرهەمێکی ماوە پێشکەشمانکە پشێکی زۆر کوردوەرەگرین و ئاگەڕێنەوە لاتان. فنجاني دستت ياقوت أمان أمان فنجاني دستت ياقوت أمان أمان نماوم سوتاوم جرقم بود سوتا نماوم سوتاوم جرقم بود سوتا
خۆش بێت تۆ گۆرانیتەوە مۆسمانە کردی لێرە ماشەڵڵا دەنگێکی زۆر زۆر خاوێت خاتونیش لەو لا شۆ لەگەڵ یاوتیتەوە جاربا لەگەڵ گۆرانی ئەڵی خات و ڕۆژینە مایکەکە لەسەر مێزەکەیە دەنگی چۆنە کاک زانیان کاک زانیار تۆ بڵێ خۆشە یان نەدەنگی وڵا تایسە پێش نات کە بخوێنێ حقیقەتەکەی ئەی لە ماڵەوە لە ماڵی شەو ئاگای لە تۆ نەبێت شتێ بڵێ وڵا دەجایتر بە کەیف خۆی ئەوە سەربەستی کردویە پێشکەشتان بێ بەرەمێکتان ماوە لە بەروی کاتەکەمان کەمە بۆی جژنیشە پێمان خۆشەگەر ماندوو نەبن بە سەر چاوەکەم پێشکەشتان یەکەین قوربانم نەرم نەرم بڵێ نەرەوەڵا نرمو بخاو خاو خوم بمبو واري خوم بمبو وكيش بموا ويروح بجم رازا واري بجم رازا هيبا نرمو بخاو خاو خوم بمبو واري خوم بمبو وكيش بموا ويروح بجم رازا جمرزا ولا يرجم يا مالك راوا هاي ولا يرجم يا مالك راوا لا أبو بابك ويروح لم نشبح زاوا لم نشبح كم ويروح قشت بجنه آمين أرقشت بجنه آمين خائن لمني ويروح لرويس رزاوين أر لرويس رزاوين هيبا نرمو بخاو خاو خوم بمبو أر خوم بمبو وكيش بموا ويروح بجم رزاوين جمرزا ولا يرجم يا مالك راوا أي ولا يرجم يا مالك راوا لا أوبك ويروح لم نشبح زاوا أنا لم نشبح زاوا بەڕاستی چێژ بەخش بوو پێشکەشتانەکەن ئەمڕۆ لەگەڵمان بوون بەرنامەکە زۆر جوان بوو بەرنامەیەکی جێژنانە بوو بێگومان بینەرانیشمان چێژیان وەرگرتووە سپاستانەکەی نواتان کرد جژنانەیەکی زۆر زۆر جوان پێشکەش بە بینەرانی ئێمە بکەیت بەردەوامیش و تومانە دڵمان لەگەڵ هەموو بەشەکانی کوردستانە
بێگومان ئەوەی کە ڕوو ئەدا دڵی هەمومانی بێتاقەت کردووە بەڵام ژیانش نابێت لەگەڵ یا بوەستێت بەڵام نابێت ئێمەی کوردان قەت چۆک دابن بە هەماشە هەتاکو ئێستا چۆکەکەمان دانەداوە قەتیش دانایە قەتیش چۆک داناین ئێمە زۆر بەلگی زۆر لەو ناخۆشتمان گرتووە منیش لای خۆمەوە زۆر سپاس بۆ ئێوە ڕۆژهڵاتەوە هاتوون سپاس بۆی کە کۆمەڵی بەرەمی جوان تا پێشێش کردوین کاکە ڕێباز تۆ کەسێکی عزیزی لای ئێمە سپاس بۆی کە بە هونەرمەندانی خۆمان بە هونەرمەندانی هەر پارچەیەکی تر تو هەر لەگەڵ یانە بەردەوامی کاکە پێشەوەی عزیز دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس یاخوا لەشتان ساغ بێ زۆر زۆر خۆشحاڵ بین ڕۆژەکەتان بۆ جوانتر کردین هەر سەرکەوتوو بن ڕێز و خۆشەویستیشمان عالم سلەیمانی و هەتا سنە بۆ خەڵکی شاری سنەی خۆشەویست و هەموو شارە کوردیەکان ئینشەڵڵا بەردەوقەت پەڕەکەین وەکو سەحەتی هەمومان بتوانین جارێکی تر ئەمەنە ئاسان بین بە یەکتر بگەین بتوانین زیاتر تێکەڵ یەکتر ئاەت یەکتر بین وەکو کوردێک کە هەمیشە بە سەربەرزی بژیر و بە سەربەرزی شەرشی دووبارە سپاس بێ دەستان خۆش بێ زۆر سپاس جا تۆ باسێکی شێفکە کاتێک کاکزانیار ئەو گۆرانی کۆتایی پێشکەشەکردین ئەگەر ئەهات و ئەڕەشت و ئەم دەستەشی ئاوالێ ئەکرد تەوە زۆر خۆش هۆنەش ئەیەکتەیە چژی وەرەگەڵ خۆی وەرەگرێ کە خواردنەکانی دروست ڕێناز پێم وای ترێما چینۆ لای شێف باشە کاتە لای شێف بزانین بەخوا پێما بە خواردنەکانی ئامادە کردەوە باچین بۆ لای شێف با بڕۆین بزانین بە کوێ گەشتووە خواردنەکانی شێفکیان لەشە ساغ بێت ئێوەش وڵات ئەزیێت کێشن لەگەڵمان ئافرەتمان نەبێ بێ هەمومان ئافرەتمان بێکەوە باش نییە کاکزانیان خات و ڕۆژینا فەرمونون ئێوە ژوەرن شێفکیان کاکڕێ باش تۆ شوەرە فەرمونون تەواو هەریکم فەرموو فەرموو تۆرە لێ منەوە دە تۆ وەرە تۆزە زەڵاتم لەگە خۆرە وەرە پێشانی فەرموو کاکزان بڕۆ تۆ سەر فەرموو شێف منجەڵێکی گەورەشی دروست کردووە شێف ئەم بۆ میوانمانەیە نە کێشەمان ئەمانێ ئاو بێکۆ شێفیان یارمەتیت نەیەن جان یارمەتیت نەدەین ئەوڵا کەیش و ئاوا بوویت ئەو ماسەکەی شڵا دەکەمەوە ئەو ڕۆژە مای کرد ڕێباز ئیشەڵا سبینی 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 من لێرە نیم دووسبەی ماسی دروستەکە سبەی دووسبەی نا جەژنە شێف باقینە ڕۆژێکی ئاسایی تری خۆمانە باش نییە خات و ڕۆژیناوەرە ئێرە چەندولەکمان هەیە هەمانە کاتمانێ باشەی چت ماوەتەواویکەی وڵاتمە گو داقیتر لە سەری بێمە زۆر باشە توانی وی ئەمە سوور بێتەوانێ هەتا ئەوە پێگات بۆمان ئاماژەی کەمان بۆ پێ بە ئەم شتانە دڕازانەوە هاتوون دەڵاتەکەمان لێرە ئاوا دەکرد هەرەوەڵا زەڵاتەکەمان حازر کرێمە زەڵاتەی بەغدادی بەغدادی بەڵێ کاهوو تەماتە خەیار پیاز بیبەرم بەکارهێناتیایە بۆ بەهارەتەکان ئاوی لیمۆ زەیتی زەیتون خوێ زیرە ئەم چوارم بەکارێناوە و بەم شێوە وردەش دامناوە ئەنی وەکو زەڵاتی شیرازی لای ئێوە وایە وردە بەڵام نۆکی زیایە و زیری دیایە ئێوە نانای تێە شێف بەخۆت ئەوها جوڵەکەی خۆتیە بیست دقە حازرە بێ خۆی یەک لایە کاتەسە چی بخۆی کاک ڕێباز لەگەڵ مەقلوبەیە چۆنی تاقیت کردووەتەوە بەها ڕێباز سێریکە بەڵە خواردوو بەخێشتە خۆی خۆیت یەکی باشە ئەمە قورسە لانەیە کاتزانیار و من باشم تۆش باشی بۆ دەبێتەوە ئەمە قورسە ئەمە قورس یا ئەڵڵا ئەمە قۆناغە شتێک دانێم شێف حەزەکەی لەسەر ئەمە بۆ داخم نەنا ئەمارە سینەکە داە وەکو ماسێکی من نەڕوە یان وەکو کێکەکەی من یا ئەڵڵا زۆر گەرمە بەخۆ ئەشتوانی یەک تۆز لەسەری بۆستی ئینشاءڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا ئەی دەست خۆش جاک تۆز بێنەرۆ ناوەڕا ئای ڕێبا چۆن زەرەرت کرد باشە ئەوە تاوە بەڵێ ئەوەتانە فەرمۆ ئەمە بە سەلامەتی هەو سەرخۆش بێ جا ئێستا سیرکە چۆنی ڕاستێنێتەوە ئەم گوڵانەشی چه جوان بۆ ڕازانەوەتەوە شێف ئەوە شتت کردوتە ناو
بیبەرەکە گوڵی خۆیەت هەر زۆر جوان ڕازانوێتەوە بە کاکزانیان ئەم چەند خواردنەکە بەخۆشی ئەمەنەش چێژای بە ڕازاندنەوەی و ئەوەیە کاکزانیار باشوور چ خواردنێکت زۆر پێ خۆشە لەگەڵ خات و ڕۆژی ناچین خۆزیم پێ خۆشە ئەمڕۆ هەبوو لانەیە کورسا دەگەر تاقیتان کردبێتەوە دوایی لە خوارەوە ئێمە چێشخانێکی زۆر زۆر باشمان لە سیاوکارانمان خۆش بێکە خواردنی زۆر زۆر تایبەتمان بۆ دروستەکەن لی ئەکرێتەوە شێف جا ئەوە ئەگەر منجەڵەکە لەوانە بێوان پێوەی نالیکێ جوان جوان بەری ئەیە سپەی ناکە خێنە باینجان بە هەموو شێوەیە خۆشە بە خەتای ڕێ بە ئەمەنی لەو باینجانەوت بۆیە باشتر ڕەچوو هەڵەش کرد باینجانەکەی تێنەکە بە دڵی بوو ئەو قۆناغا ئەوە خەمە نەبێ شێف چاکیەکە بەڕاستە بەخوا کاکێشەوە لەگەڵتم بە تایبەت باینجانی سوورۆ کراو بەڵێ وەڵڵا بە سەوزەی تازەوە دابنیشی تەماتی بۆ سوورکەیتەوە بەس ئەمە دانەنێن بۆ شێفگیان قاپەکانیش با بهێنین وەردە وەردە پڕە لە ڕەنگی جوان شێف بەدەم هینەکۆ پێمانەڵی چیوچیت بۆ بەکارهێنا باینجانمان بەکارێنە هەتاتە پیاس بیبەری ملەوەن خەڕنابیت ئەمانەمان سوور کردوانێ مریشکیش لە ژێرەکەیە داو دەرمان هێل دارچین گەڵای غار زیرە بۆ برنجەکە بۆ مریشکەکەش خوێ برنجەکەش بەکەرە کردمانش بەکەرت بۆت گەرم کردکردە بەسەریا یان هەر بە قوڵۆ نات بەسەریەوە پاچە پاچەی فشو کردمە سەری خۆیە توێتەوە ئەی دەستەکانە خۆش بە یەخوا تۆزێکی تیا بێڵە بڕێفاس ئەو بنی منجەڵە عادەتەن شەڕە لەسەری ئەو بنی منجەڵە باینجانی پێوەیە بە شەڤیای پێتێ بۆ کاک ڕێباسە جامە خۆشێکتر کاوە دانرێ لە ماڵە هەر کەسە بەش خۆتیەکە ها تر جاری وایە کەسێ چوار کەسیشبی چوار مشقی بۆی دانیشیان کاکزانیان قۆڵی لیا و ماڵی ئەوەش خۆشە دەست خۆش بە شێف یاخوا دەست خۆش بێ فەرمۆ هیوادارین ئەمڕۆژ ئەم خواردنە بە چێژە ببێتە ئەزای ئەمڕۆمی خواردنی دروستکە بێتە ڕۆژێکی تر بۆی کە خەڵک جارێکی تر تاقیکاتەوە شتی زۆر ئێستا وازی لێ بێنیشێ ئەمەنە و شت بۆ پێوە کات ئەمە بۆ چ خواردنێک ئەتەوە شێف ئەیکەی سەوزی نەقز بوو ئەمە سەوزەکەش هەبێت دەستەکانت نایەشێ مەقلوبە زەڵاتی بەغدادی یاخوا دەستە تاقیێکی بکەینەوە شێف بە تاقیێکی کەینەوە خۆ لەبەر ڕەمەزان هیچ خواردنێک تاقی نەئەکرایەوە مەگەر هاوڵان کاتی بەردان نامە بەسم بۆ نەگەی بۆی باینجانی بۆ تێنەگەڵ سەحەرجان ئەرێ کێشە کەوچکمان بەرێ من لێرە بۆ خۆم و بەسەر چاو شێف ئەوە کەوگیر بەما باشتر لێکرێ قاپمان بەرێ تۆش لێ ئەوە بەبەوان ئێمە لێرە بۆ خۆمان تێگین باشە حەزەکەی تۆ لە پەناوە یارمەتێکی شێف بەسەرکۆ ئەمە ئەگەر حەزت لێ بووە توانی بە ئاوی مریشکەکەش لێ بنی بە ئاوی مریشکەکەش مریشک بۆ کوڵێنی و ئاوی مریشکەکە لێ شێف ئەمەش لێرەوە قاپێکتێکی بەبێ باینجە ئای دەست خۆش بە فەرمۆ تاقیکەوە بزانە چۆن فەرمو جەناب تاقی بکۆ منیش خۆ تۆ بیخۆ بزانە پێ چۆنە چۆنە تامیکەتەوە
کاکزانیار فەرموو کاکە گیان ئیتر خۆ تامێکەکەین خۆشە بەسەر سپاس دەست تا کۆچکە بێرم بەوانش دوو کۆچکی کەمان هەیە ئەمەیان بزانە دەی برنجەکە دەی فەرموو زیاتر شێف خاتۆژیناڵە زۆر تایبەت دەست خۆش شێف کاک پێشەوە هاتن فەرموو سەرکۆگیان ئازێت کێشە ئەوە بە کاک پێشەوە دەست خۆش بێ ئێمە قاپێ ئێمە بۆ خۆمان ڕێکەین پێشواجان دەی لەمە تا بکە کاک زانیار چۆن بوو زۆر خۆشە بەڕاستی خۆشە دەست خۆش کاک ڕێباز چۆن بوو جا کاک ڕێباز خۆشخۆراکە شێف وڵای تیفاقمان کردووە ئەڵێ فرە ماشەڵڵا خۆشە سبێنێ قۆزی بڵێ خۆ هەر لێدن بە ماکردێ نەفڕنەوە گیا منێژ ئەخۆم ئەوە شێف عەزیەتی دەسەکانە خۆش بە شێفیان زۆر خۆشە کاک زانیار زوو دەستی کێشایەوە دەیوەڵا خواردمان دەستیان خۆش بێت فەرموو زەڵاتە بکەمە ئەو لایە بۆتانە بێ بۆ نابێ بۆتانەمە ئێرەوە باک تۆ زەڵاتەشمان باتێ دایمە کە نانێکی خۆشە خۆڵی نانی خۆشی بێ بۆ هەموو ئینشەڵڵا ئەم جەژنە هەمومان نانی خۆشی بێکەوە خۆین و بێ هیچ کێشە و گرفتێ بەڵام بەڕاستی بەلەزەتە شێف ئەمە یەکەم خۆراکە من تاقی ئەەکەمەوە بەس بەڕاستی بخۆ بە تامە سەڵاتت بۆدانم تۆ زەڵاتەکە تاقی کۆچکی خۆتە باشە دەست خۆش دەستا خۆش بێ شێف ئەمە تامێکتیایە زاڵە زیرە ئەو زیرەکەیە بەڵێ تلەکەم و کورتیمان ببورن یاخوا دەستە خۆش من و سەرکۆ سەرقاڵین قەرەبووی مانگەکەمان کرد یاخوا دەستی حەیفە و باینجانە پێ مەنجەڵەکەیان نووسا بوو شانسی کاک ڕێبازە منە چاوی لەسەر بۆ ئێنەرژی بۆ نار وڵای هەبێ خەتای مەنجەڵەکەمان بوو یەخوا دەست هەیناسە خۆش خەرەبیەکەینەوەی خواردنێکی زۆر دەستمەشیش بۆی و خۆش بێ لەشتان خۆش بێ و لەشتان ساق بێ دەستخۆشی بۆ هەموو لایەک دەستخۆشی بۆ هاوکارانم جارێکی تر ئێمە جەژنە پیرۆزەتان لێکەین مای خێر و خۆشی بێ بۆ مولایەکتان نەورۆزی هەمووتان پیرۆز بێت لێرە ئێمە کۆتایی بەم پرۆگرامە تایبەتیانین بەڵام ڕۆژانی تر جەژنانی ڕۆژی جەژنەکانی تر ئێمە و هاوکارانیشم لەگەڵتانە بەردەوامە بین هەر لە جەژنابن هەر لە خۆشیابن خواتان لەگەڵ بێت هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێ کوردستان خوای گەورە بیپارێزێ خواتان لەگەڵ بێت دەستان خۆش بێت